ڕاگەیاندنی هاوبەشی حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندانی 1403 هەتاویدا. کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازی کوردستان لە بارودۆخێکدا کە گرانی و بێکاری و نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری، خزمەتگوزاری و نەبوونی هەر چەشنە ئازادیەکی سیاسی بەربینگیان بە کۆمەلگای کوردستان و ئێران گرتووە، ڕژیمی ئێران لە بری وەڵامدانەوە بەویست و داخوازیەکانی جەماوەر شمشێری لە دژی زیندانیانی سیاسی لە ڕوو بەستووە و حکمی لە سێدارەدانی بۆ دەیان تێکۆشەری سیاسی لە کوردستان و سەراسەری ئێران دەرکردو. لەم پەیوەندیەدا و بەتایبەت بەهۆی مەترسی لە سێدارەدرانی پەخشان عەزیزی و ریشە مرادی پێویستە هەنگاوی خێرا و بەپەلە هەڵگیردرێت لە پێنا و ڕزگارکردنیان لە پەتی سێدارە. یەکێک لەم هەنگاوانەش بریتیە لە بەڕێوەچوونی مانگرتنێکی گشتی لە کوردستان. مانگرتنی گشتی و جەماوەری لە کوردستان بەردەوام وەک ڕێکارێکی بەرەنگاری مەدەنی لە کاتە هەستیارەکاندا بۆتە نەریتێکی جێکەوتوو لە کۆمەڵگەی پێشکەوتووی کوردستاندا. ئەمڕۆ کە لە بەردەم یەکێک لەو کاتە مێژوویانەداین، پێویستە ئیرادەی جەماوەری لە بزوتنەوەیەکی شایستەدا خۆی نیشان بداتەوە بۆ ئەوەی پێش بە تراژدیایەکی دیکە بگرێت و گیانی کۆمەڵێک مرۆڤ کە هیچ کردارێکیان جگە لە خۆشەویستی خەڵک و خەبات لە پێنا و ئازادی و یەکسانیدا نەبووە لە پەتی سێدارە ڕزگار بکات. بێگومان ئەو یەکگرتوویەی جەماوەر کە لە شێوازێکی مەدەنی و ئاشتیانەدا خۆی دەنوێنێت دەتوانێت جارێکی دیکە هەروەک چۆن لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا کوردستان خاوەنی پەیامی خەبات و خۆڕاگری بۆ هەموو کۆمەڵانی خەڵک لە سەرتاسەری ئێران بوو دووپات ببێتەوە. ئەم حرەکەتە لە هەمان کاتدا بەدەنگەوە هاتنێکە بۆ ئەو زیندانیە سیاسیە تێکۆشەرانەی هەموو ڕۆژانی سێشەمەیەک لە زیاتر لە 30 زیندانی ئێران بە مانگرتنی بوێرانەی خۆیان درشتمی نابۆ لە سێدارەدان بەرز دەکەنەوە. ئێمە و ئەوە حیزب و لایەنە سیاسیانەی کە ناومان لەم ڕاگەیەندراوە هاوبەشەدا هاتووە، داوا لە هەموو جەماوەری تێکۆشەری کوردستان دەکەین کە ڕۆژی چوارشەممە 3 مانگی ڕێبەندان لە هەموو کوردستان لە مانگرتنێکی گشتی لە دژی حکمی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەشدار بن و هەروەها سەرجەم ناوەندەکانی کار، بازاڕ و خوێندن دابخێن. بەم جۆرە هێزی یەکگرتووی جەماوەر لە پێنا و دابینبوونی ئامانجی سیاسی و ئینسانی خێرادا نیشان بدرێتەوە. ئەم هەنگاوە پێشگیرانەیە دەرفەتێکە بۆ ڕزگارکردنی گیانی مرۆڤەکان و لە هەمان کاتدا ڕێگریکردنێکە لە تازیەباربوونی زیاتری بنەماڵەکان. باجارێکی دیکە نیشانی بدەینەوە کە کوردستان لە بەرامبەر هەر حکم گەلێکی نامرۆڤانەدا بێدەنگ نابێ و هەڵوێستی دەبێت. بژی یەکگرتووی و یەکدەنگی جەماوەری لە کوردستان ڕێکەوتی 30 بەفرامباری 1403 هەتاوی بەرامبەر بە ژانڤیەی 2025 زاینی. پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی دێموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران. خەڵکی شۆڕژگەڕی کوردستان، حیزب و لایەنە سیاسیەکانی چالاک لە کوردستان ڕۆژی چوارشەمە 3 ڕێبەندان مانگرتنی سەراسەریان لە کوردستان بانگەواز کردووە. بە هەمومان وەک هەموو جارەکانی پێشوو لێبڕاوانە بچین بە دەنگ ئەم بانگەوازەوە. بە هەمومان پێکەوە دژبە سیاسەتی سەرکوتگەرانەی کۆماری ئیسلامی دەنگ هەڵبڕین و بەمانگرتنمان لە سەراسەری کوردستان بە نیشانەی ئەحترازێکی بەرینی جەماوەری ئیجازە نەدەینەم دەسەڵاتە گەندەڵ و جەنایەتکارە بۆ قەرەبووی شکستەکانی لە ناوچەکە و شکست و داماوی سیاسی و ئابووری لە نێوخۆی ئێران هەڵسۆراوانی سیاسی و مەدەنی و ڕۆڵە ئازاکانمان کە دەنگی حەقخوازی گەلێکی مافقراو بوون بگرێ و لە زیندانیان بخات و دواییش بە بیانووی بێ بنەما بیان کوژێ. هەموو نیشانەکان ئەوەمان پێ دەڵێ کە دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامی بڕیاری تۆڵەسەندنەوەی لە لوتکەی دەسەڵات وەرگرتووە.
تا بە خەیاڵی خاویان بتوانن بەر لە شەپۆلی ئێعتراز و ناڕەزایەتیەکان بگرن، خەڵک بێدەنگ بکەن و ملکەچی سیاسەتەکانیان بکەن. ئەم دەستگایە دەبێت لە کار بخرێ و لە کارخستنی لە ڕێگەی ئێعتراز جەماوەریەکانەوە لەوانە مانگرتنی سەراسەری ممکن دەبێت. با ڕۆژی چوارشەمە 3 ڕێبەندان شوێنی کار و شوێنی خوێندن دابخەین و بڕیاری حکمی نامرۆڤانەی ئەعدامی چالاکوانانی سیاسی و مەدەنی پوچەڵ بکەینەوە. کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران. بەسڵاوێکی دووبارەوە ئازیزان و خۆشەویستان لە تلوزیۆنی کۆمەڵەوە ڕاستەوخۆ لە خزمەتاندای. هەروەک ئاگادارن و لە بەشی دوانی ڕۆژ کە من باسم کرد لە ماوەی ڕابردوودا ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی حکمێکی زۆر ناڕەوا و نامرۆڤانە واتە حکمی ئەعدامی بەسەر پەخشان عەزیزی و وریشە مرادی دەرکرد و ئەمەش کاردانەوەیەکی بەرینی کۆمەڵایەتی لە کوردستان و ئێران و تەنانەت دەرەوەی وڵاتی شریا بەدوای خۆی داهێنا. هەموو دایکانی دادخوازی کوردستان و ئێران، هەموو کەسایەتیە بەناوبانگەکان، شاعیر و نووسەر و هونەرمەندەکان و ناوەندە ڕێکخراوە مەدەنیەکان بۆ ڕێگری لەم حکومە ناڕەوا و نامرۆڤانەیە دەنگیان هەڵبڕی و پشتیوانی خۆیان بەرامبەر پەخشان عەزیزی و وریشە مرادی ڕاگەاند و بە توندی ئەم حکومەیان مەحکوم کرد و داوایان لە کۆمەڵگە ژیانی کرد کە لەوە زیاتر ڕێگە نەدەن ئەم ڕژیمە هار و دڕندەیە ئەوە بە ئاسانی مافی ژیان لە ئینسانەکان زەوت بکات و ئەوە بە ئاسانی جنایەت قوڵقێنێت. بەڵام گرنگتر لەوانە بەم بۆنەوە حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەنگاوێکی زۆر بەرپرسانیان هەڵگرت و بە پێویستیان زانی کە بەڕاستی پێویستیەکی هەنووکەیش بوو لەگەڵ یەک ڕابگۆڕنەوە و کۆدەنگیەک پێکەوە بێنن و بۆ ڕێگریکردن لەم جنایەتانی ڕەژیم ئەم کۆدەنگیە پێکات و بۆ ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندانی 1403 هەتاوی بانگەوازێکی هاوبەش بۆ مانگرتنی گشتی لە کوردستان لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستانەوە دەرکرا. ئێمە ئێستا لە گرنگی ئەم بانگەوازە هاوبەشە و کاریگەریەکانی ئەم شەو قسە و باز دەکەین. میوانی یەکەمیشمان بەڕێز ئیبراهیم عەلیزادە دەبێت ئەوڵی کۆمەڵای ئەگەر هاوڕایانمان ئامادە بن. هاوڕێ ئیبراهیم ئەم کاتت باش، زۆر سپاست دەکەین بۆی کە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەودا بەشداریتان کرد. هەموو کاتێکتان باش و سپاس بۆ ئێوە و سڵاو لە بینەرانی عەزیزتان. زۆر سپاس، زۆر خۆشحاڵ بووین بە دیدارتان هاوڕێ ئیبراهیم. ئێمە لە دوێنێەوە بەرنامەی ڕاستەوخۆمان بووە و ئەمڕۆژ لە دوانی ڕۆدا دووبارە ڕاستەوخۆ ئێمە لە خزمەت بینەرانی ئازیزمان بوون. کۆمەڵێک پەیام و دەستخۆشی هاتووە و زۆریان پێباش بۆ جگەلەوەی کە دڵخۆشن زۆر دەستخۆشیان کردووە لە ئەم کارە هاوبەش و ئەم کۆدەنگی کە حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان پێکیان هێناوە. ئەمڕۆ زۆر باس لە خودی وەزعیەتی کۆماری ئیسلامی کرا لە دوای ئەو مشکستانی کە لە ناوەی لە دەرەوە هێناوێتی و ناوەش خودی ئابوووریەکەی ڕووخاوە، ینی توانایی هیچ داواکاریەکی کۆمەلگای نییە. لێرە میوانانی بەڕێز زۆر بە وردی باسییان کرد، بەڵام من پێم باشە پرسیاری ئەوڵم لە بەڕێستان ئەوە بکەم گرنگی ئەم بانگەوازە هاوبەشە کە لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەرکرا بۆ مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندان لە کوردستان، پێم باشە قسەی ئێوە بێستین لەسەر گرنگی ئەم بانگەوازە. هەرچەندی قەیرانی ئابووری و سیاسی و نێودەوڵەتی کۆماری ئیسلامی قوڵتر و بەرینتر دەبێتەوە، هەرچەندی شکستەکانی بەرچاوتر دەکەوێت و هەرچەندی داماوی ئەوان لە دیاریکردنی ڕێگاچارەیەک بۆ هاتنەدەر لەو بۆحرانانە زۆرتر بۆ کۆمەڵانی خەڵک دەردەکەوێت، لە هەمان کاتدا لە کوردستان دەغدغەیەکی تازە سەرهەڵدەدا. ئەویش نیگەرانی و دەغدغەیەکی تازە کە دەڵێن داخوا حیزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان بەرامبەر بەو بارودۆخە چۆن هەڵوێز دەگرن، چ کاردانەوەیکی لێ دەکەوێتەوە ئەو شرایطە سیاسیە بۆحرانیە. ئایا ئێمە دەکەوینە بارودۆخێک کە بارودۆخێکی شۆڕژگەرانە کە دەماوەری خەڵک دەست لە ناودەستی یەکتر، ناوەندەکانی دەسەڵاتی خۆیان لە خوارەوە یەکە بە یەکە پێک دێنن و وردە وردە بە دیلی دەسەڵات لە کوردستان و دوایش لە هەموو ئێران ساغ دەکەنەوە، یا خێر و ئەو بۆحرانە بەلانی خراپیدا داوێنی کۆمەڵانی خەڵک دەگرێت. ئەوانە سوال و دەغدغەی خەڵکە. نیگەرانیان ئەوەیە کە
ئایا ئەو پەیوەندی نێو حزبە سیاسیەکان کۆمەک دەکا بە گەشەکردنی ئەو خەبات و تێکۆشانە یا ڕێگر دەبێت لە بەدیهێنانی سەرکەوتنێکی کەم زەرەرتر و کەم تەلەفاتر. ئەمە مەشغەڵەی خەڵکە و هەمیشەش بووە ئەڵبەتە، بەڵام هەروەکو باسم کرد هەر چەندی قەیرانی ئابووری، قەیرانی سیاسی، قەیرانی کۆمەڵایەتی ئەو قەیرانە گەورانی کە بەربینیان بە کۆماری ئیسلامی گرتووە، هەر چەندی ئەوە قوڵتر و بەرینتر دەبێتەوە، هەم نیگەرانیەکە و هەم چاوەڕوانیەکە زیاتر دەبێت. لەوها کاتێکدایە کە دەبێت ئێمە ڕێگایەک ببینینەوە بۆ ئەوەی کە نیگەرانیەکانی خەڵک بڕەوێنینەوە، یعنی نیشانی بدەین کە نەک هەر ئەو بارودۆخە بە زەرریان هەڵناگەڕێتەوە، نەکرد دژواری ژیانیان و خەباتیان زۆرتر ناکا، بەڵکە بە هەماهەنگی و هاوکاری هێزە سیاسەکانی کوردستان ڕێگای سەرکەوتن ئاسانتر دەبێتەوە. چونکە دەزانی فەرقی کە کوردستان دەگەڵ باقی شوێنەکانی دیکە ئێران هەیەتی ئەوەیە کە کوردستان کۆمەلگایەکە کە چاوی لە حیزبە سیاسیەکانیەتی، ئێتر هەر کەسە بە پێگەی چینایەتی و سیاسی و هەڵوێست و ڕێباز و استراتێژی خۆی. لەوەها کۆمەلگایەکدا کە بەو جۆرە چاوەڕوانی هەیە لە حزبە سیاسیەکان، مەسئلەی هەماهەنگی و یەکگرتووی فەوق‌العادە شتێکی گرنگە. ئەوەی کە ئێستا لەو خۆناغەدا ڕوویداوە هەنگاوێکی ئەرێنی دڵخۆشکەرە لەو پێناوەدا. ئەگەرچی ممکن هەنگاوێک سەرەتایی بێ، جارێ هەر سەرەتای کارەکە بێ، بەڵام هەمان کاتدا دەتوانێت گەلێک مهم بێ، چونکە بۆ یەکەم جار مەسەلەن زۆر بەڕاشکاوی هەموو حزبە سیاسیانەی کە بێ دەگەڵ یەکتریش نامۆن، دەگەڵ یەکتریش ناکۆکی سیاسیان هەیە، ڕێبازیان چین هەڵوێستی سیاسی و چینایەتی و هەمووانیان جیاوازە، استراتێژیان جیاوازە، بەڵام دیارە خاڵی هاوبەشیان دۆزیوەتەوە بۆ کاری هاوبەش، بۆ هەماهەنگی دەگەڵ یەکتر. ئەوەی کە بەیەکەوە دادەنیشن و بەیەکەوە دیالۆگ دەکەن، ئەوە یەکێک لە خواستەکانی هەمیشەی ئەمە بوو. ئێمە هەمیشە وتومانە بۆ ئەوەی کە بزانین گیرگرفتەکانی سەر ڕێگای هەماهەنگی و یەکگرتووی و وحدەت لە کوردستان چییە، دەبێت دیالۆگ بکرێت و بۆ ئەوی دیالۆگ بکرێت دەبێت فەزایەکی متەمەدینانە و دموکراتی بخۆڵخێت، دەبێت زمانی مناسب بۆ دیالۆگ ببیندرێتەوە. ئەمە ئەو سەرەتایەکە من دڵم پێخۆشە و گرنگەکەی لەوەدایە. بێجگەرەوانە گرنگەکەی لەوەدایە کە لە مەقطعێکداوە ڕوودەدا کە تەعدادێک ئینسان لە ئێران لە کوردستان گیانیان کەوتوتە مەترسیەوە، یعنی ئەوە هەست بە مەسئولیەتکردنی حزبە سیاسیەکانە کە لەو خۆناغەدا وردە اختلافات، کێشەکان، ناکۆچەکان هەمووانە وەلادەنێن و لە پێناوی یەک داخوازی دیاریکراو، لە پێناوی یەک داخوازی دیاریکراوکی بریتە لە پێشگرتن لە سێدارەدانی تێکۆشەرانی سیاسی و مەدەنی لە ئێران، لە پێناوی ئەوەدا ئەو یەکگرتنە لەو قۆناغەدا دابین دەبێت. ئەوە بە بڕای من ئەهمیەتی هەیە هەم بۆ ئەو ڕووداوە دیاریکراوە و بۆ هەموو ئینتزار و چاوەڕوانی دیاریکراوە و هەم بۆ ئەو ئینتزار و چاوەڕوانی استراتێژیکەی کە جەماوەری خەڵک هەیەە بۆ ئەوەی کە ڕێگای سەرکەوتیان ئاسانتر بێتەوە، ناکۆچەکان هێزەکانیان بە فیڕۆ نەدا. زۆر زۆر سپاس. حاوڕێ برایم با بینە سەر خودی گرنگی مانگرتن، تایبەتەن ئەم مانگرتنەی کە داوا کراوە لە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان. گرنگی ئەم مانگرتنە لەم بارودۆخە کۆمەڵایەتی و مێژوویەدا لە چیدایە و چەندە گرینگە کە دەبێت لەوە زیاتر کار بکرێت، لەوە زیاتر خودی کۆماری ئیسلامی ئەوەندە ڕێگە پێدراو نەبێت دەست بێ بۆ ئاوا سزای ئێعدام و جنایەت بڵقێنێت. تاوجێگای بە سیاست و ئستراتێژی کۆمەڵە مربوط بێ، بانگەوازی ئەم مانگرتنە لە واقعدا بانگەواز بۆ ڕوخاندنی جمهوری ئیسلامی نیە. ئەمە بانگەواز ئستراتێژی ئەمە هەرچی بێ کەەوە ڕۆشنە چمان دەبێ و بەرنامەمان و هەمووانە، بەڵام ئەو بانگەوازە دیاریکراوە بۆ یەک هەدەفی دیاریکراوە، نابێ شتی زیادی پێوە بکێنی. دەبێت لە تەواوی هەوڵ و تێکۆشانی ئەمە ئەوە بێ کە کۆمەڵانی خەڵک لە کوردستان گوێبیستی ئەو بن، متەقاعد بن بەوەی کە ئێمە بارێکی قورسمان نەخستۆ سەرشانیان،
ئێمە وەزیفەیەکی غێرەعەمەلی و دوشوارمان و ڕۆژی چوارشەممە سبەینێ نەخسۆ سەرشانیان بەڵکە ئێمە چاوەڕوانی ئەوەین کە همت و ئیرادەی جەمعیان بکەوێتە کار و گیانی ئینسان گەلێک نەجات بدە و دەزانین ئەلبەتە ئەگەر ئەو گیانانە نەجاتی پیدا کرد ئەگەر ئەو یەکگرتوویە مسۆگەر بوو ئەوە خۆی هەنگاوێکی گەورەیە بۆ دو ڕۆژش جەماوەری خەڵی بڕوا بخۆی زۆرتر پیدا دەکا کۆماری ئیسلامی حسابی خۆی دەکا و پاشان گرنگی ئەو ماگرتنەوە نەکەر ئەو ماگرتنە هەموو ماگرتنەکان لەوەدایە کە ئەو ماگرتنانە لە شرایطی ڕوودەدا کە کۆماری ئیسلامی ئێران ئیجازە نادا خۆپیشاندانی هێمنانەی مەدەنی لە شارەکان بەڕێوە بچێت دەناخۆگە مێتینگ وایە خۆپیشاندان وایە لە شارەکان خەڵی دروشمیان هەڵدەگرت پلاکارد و بنێران هەڵداوەسی شعاریان دەدا کۆبوونەوەیان دەکرد سخۆنرانیان دەکرد و خواستەکەی خۆیان ڕادەگەیان پێویست نەبوو دوکان و بازاری بۆ تعتیلکە مەدرسە و کارگا و شوێنی کاری بۆ تعتیلکەن بەڵام چونکە جمهوری ئیسلامی ئیجازە نادابەوە ئەوە ڕێگایەکی هەم لە دەستڕزدایە و ئاسانترە هەم مەدەنیانەیە و هەم جەماوەریشە زۆر مهمە چونکە ئەوە تقریبان وەکو ڕێفرەندۆمێک وایە یعنی جمهوری ئیسلامی بەوەی کە سبەی ڕۆژ سبەینێ ڕۆژی چوارشەممە دەبینێ کوردستان یەک پارچە تعتیل بووە حسابی کاری خۆی دەکا نەکار جمهوری ئیسلامی حسابی کاری خۆی دەکا خەڵکی دیکەش لە دەرەوە لەملا و لەولا ئیتر ئەو حسابی کاری خۆیان دەکەن دەزانن ینی هەڵسەنگاندنێکی واقعی بکەن بۆ ئەوەی کە هەیە لە حاڵێکدا ممکنە فەرزکە خۆپیشاندانێکی چکۆڵە لە جگایك بکرێت ئەترازێکی چکۆڵ لە جگای بکرێت دەتوانێت دعا بکەنەوە عدێکی کەمن بەڵام لەو مانگرتانەی کە تا ئێستا لە کوردستان بەڕێوە چووە هەموویان ئەوە دەزانن بە میلیۆن خەڵکیدا بەشدار بووە بە میلیۆن خەڵکی کوردستان لە دوکاندار و بازاری کاسبکار کرێکار مەدرسەیی خوێندکاری زانکۆ و هەموو ئەوانەی کە لەخەر بە نەوعێک لە نەوعەکان ئەو ڕۆژە تعتیل دەکەن هەموو ئەوانە ئیرادەی جەمی خۆیان نیشان داوە و ئەوە لەواقعداڵم پەیامێکی زۆر بەهێزە ئەو پەیامە زۆر بەهێزترە لە هەموو نوع حرەکەتێکی دیکە چونکە وەکو دەنگدانێکی جەماوەری وایە وەکو مێتینگێکی جەماوەری میلیۆنی وایە کە لە یەک ڕۆژدا خۆی نیشان دەدا لەبەرەوە بەڵێ زۆر گرنگە بەڵام ئەوەی کە بەلامەوە مهمە ئەوەیە کە ئێمە دەبێت ئەوە بزانین کە ئەم مانگرتنە هەدەفێکی دیاریکراوی هەیە دەبێت لەسەر ئەوە پێداگیری بکەین لەسەر هەڵوەشانەوەی هەموو ئەحکامی ئەعدامی کە لە کوردستان و لە ئێران دەرچوون متابێت لە کوردستان لەسەر ئەو دوو تێکۆشەرەی کە نێویان بەرجەستە بۆتەوە و هەموو ئەوانی دیکەش کەسی دیکەش هەن زۆرن و دەزانین کە ئەمە ئەم ئەهمیەتی ئەو مانگرتنە بە تایبەتمەندێکی دیکەی ئەوەیە لە شرایطێکدا بڕێوە دەچێت کە لە ئێرانیش دەنگدانەوە و ڕنگدانەوەی هەیە ئێستا هەر ئێستا 3400 نەفەر لە هونەرمەندان و کەسایەتە سیاسیەکان و فعالانی چالاکانی مەدەنی و بە ناو ئیمزای خۆیان بەیانیشان بڵاو کردوێتەوە و داوا دەکەن لە کۆماری ئیسلامی واز لە ئەدامکردن ئەو ئێدامانە بێنی و دەزانین زیاتر لە 32 زیندان ئێستا هەموو سێشەمبانە مانگرتن دەکەن مانگرتن لە خۆراک دەکەن هەموو جۆرە مانگرتنێک دەکەن بۆ ئەوەی کە بۆ لە دژی ئەدام و لەژێر دروشمی نابووە ئەدام ئەوە ینی مانای ئەوەیە کوردستان خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەشدا کە پێویستە دەوری پێشڕەوایەتی خۆیان ئەو جارش لەو خۆناغژانشان بدەن بەڵام لە هەمان کاتدا لەسەر ئەم دروشمە و لەسەر ئەو داخوازیە متحید و هاوپەیمانی سەراسەری زۆریان هەیە یعنی من دڵنیام کە سبەینێکە کوردستان یەکپارچە تعتیل دەبێ ئەمە لەگەڵ تەحسین و لەگەڵ خۆشحاڵیەکی یەکجار زۆر پانوبەرین لە هەموو ئێران ڕوبەڕوو دەبێت و لە هەموو ئێران ڕێزی لێ دەگیرێت و دەتوانم بڵێم وەکو چۆن لە شۆڕشی ژینادا ئەو پێشانگایەتەی کۆمەلگای کوردستان بە ڕسمیت ناسرا لێرشدا هەر ئەوە ئێمە شاهدی ئەوە دەبین کە کۆمەڵانی خەڵکی ئێران دەرسی لێ وەردەگرن و جورئەت و جەسارەتی زۆرتر پەیدا دەکەن و من ئومێدەوارم و دەتوانێت ئەم شکڵە لە خەبات و فعالیەتی مەدەنی کە زۆریش لە دەستڕزدایە سبەینێ بە پانایی شکل بگرێ من پێم وایە کە ڕاستە فیداکاری هەیە ئێستا دەزانین دوکانێک تعتیل بێ کارگایەک تعتیل بێ کارگەر نێتێت سەرکار مەسەر حقوقی یا کارمەندێک مەسەر حقوقی تاخیر بێ هەموو ئەوانە مهمە بۆ ڕۆژێکی لەو شرایەتی اقتصادی خراپەدا بەڵام پێم وایە
ئەوە لە توانای کۆمەڵانی خەڵکی کوردستاندا هەیە و ئەهمیەتی هەیە کە سبحینێ بە تەواوی معنا پەیڕەو کرد. زۆر باشە هاوڕێ برایم دیارە لە ڕۆژی مانگرتندا بە زۆر جار بینیمانە هەرواش بووە مەسەلەن ڕژیم هەڕەشە لە خەڵک دەکات لەم ڕۆژانەدا بۆ ئەوەی کە دیارە لە بەش لە قسەکاندا تیابوو بەڵام پێم باشە ورتر باسی بکەی بۆ ئەوەی کە خەڵک یەکدەنگ و یەکڕیز بندایانی بەڕێستان پێشنیارتان بۆ خەڵکی کوردستان چیە بۆ ئەوەی کە ئەم مانگرتنە پەرشکۆ شکۆدار و زۆر گشتگیرتر بێت. من چاوەڕانیم ئەوەیە لە شرایطێکدا کە فەقیری هەژاری نەداری و داشکان دابەزینی نرخی پولی وڵات کە تقریبان ئەرزشێکی نەماوە و نەبوونی ئیسنەوە ئازادی و دموکراسیەک هەموو ئەوانە وها خەڵکی تووڕە و بێزار کردووە کە ئەو جۆرە هەڕەشە و گڕشانە کاریگەریان نەماوە. دەزانم کە ئەرعاو بوو گرتن و زیندان و ئارەخ و کاریگەری خۆی هەیە بەڵام ئەوە دەورەیەک بوو. ئێستا تقریبان دەمێکە توانم بڵم لە شۆڕشی ژینا بەولاوە بوو دوای شۆڕشی ژینا ئێمە شاهدی ئەوەین کە سیاسەتی ترساندن و تۆقااندن کاریگەری نییە. ئەلبەتە بازشتی هەیە کە هەیە کاریگەری هەبێ مەسەرەنەوەی کە دێک تەبلیغات دەکەن بۆ سەرکەوتنێکی ئاسان نازانم ئەمریکا چ دەکا ئیسرائیل چ دەکا ئەوانە چ دەکا خۆیان بەوە مەشغوڵ دەکەن خەڵک بۆ منتەزیر و چاوەڕان ڕدەگرن یا ئەوەی کەەوە سووریە شەو خەوتین بەیانی هەستین بە شار ڕووخا بەشکەم ئێمە جوابێ ئەو نەوە ئەشتانە تەبلیغ دەکەن ئەوە تورمزێکە ئەمە دەزانم بەڵام وشیاری کۆمەڵانی خەڵ لە ئێران لە ئاستێکدایە کە نە ئومێدێکیان بە جنایەتکارێکی وەکو بەنیامین نێتانیاهو و دەوڵەتی ئیسرائیل هەیە کە ئەو جۆرە خاچی فەلەستین بە خاپور دەکا و مافیان پێشل دەکات و قەتڵ عامیان دەکات نە ئومێدێکیان بە ئەمریکا هەیە کە تا بووە لە هیچ شوێنێکی دنیا منشە هیچ خێر و خۆشێک نەبووە بۆ هیچ وڵاتێک ئەوە ئەفغانستان ئەوە لیبی ئەوە عێراق شوێت پێ باشە با میسالی بینەوە کە ئەمریکا تێدا دەوری نواندووە و دوایش خێر و خۆشی و ئازادی و ڕفا بۆ خەڵک بە دیاریاتوە ئەوە ژن نییە لەبەرەوە ئەو ئینتزارانە نییە لەلایەکەوە ئێرعاب و تورساندن و تۆقااندنیش ئیتر کاریگەری نەماوە ئەوەی کە چەندانە فعالشی مەدەنی بانکا و شامونەهارێکیان پێ بدا و تەشویقیان کا بۆ ئەوەی کە گۆیا مەسەلەن بەشکەم بچن بە خەڵی بڵێن ئەدام نەکەن وانە ئەگەر جمهوری ئیسلامی ڕاستگۆ باە کە نییە لەو بابەتەوە لەگەڵ بەڕاوبوونەوەی ئەو فراخانە ئێمە یەک ڕاگەیاندنی ڕسمی دەدا و ئەلامی دەکرد کە ئەو ئەحکامی ئەدامە هەمووی هەڵوەشاوەتەوە ئەو بێگومان ئێمەش لەو تاکتیکە دیاریکراوە پاشگەز دەبووینەوە جا لەبەرەوە من پێم وایە خەڵک نابێت گوێبدا بۆ ناش گوێژ نادا حتمما و پێم وایە سبحینێ ئەو ڕۆژەیە کە دوکاندارەکان دوکانداخان کەسبکارەکان نەستە سەرکار کرێکارانی کارگاکان نەستە سەرکار خوێندکاران نەستنەوە کارمەندانی دەوڵەتی نەستنەوە یعنی من دڵنیاتان دەکەم کۆماری ئیسلامی ناتوانێت چکۆڵەترین کاردانەوەی بێ لەبەر چی لەبەر ئەوەی کە حرەکەتەکە جەماوەریە لەبەرەوە تەنیا جەماوەری کوردستانیش نییە لەبەرەوە خۆی کۆماری ئیسلامی دەرگیری ئەوەندە قەیران و نابەسامانی هەیە ناپەرژێتە سەر ئەوە شناسنامەی نازان کێم وەرکراوە و دیوا بورن دوکانی چێ لاکۆمۆر کراوە و ڕەنگی پێدا پاشراوە و نازانام چێت ئەسمسی بۆ هاتۆ ئەوانە تاکتیکایەکی زۆر سوچی کەم ئەرزشی ئکسپایر بوونێنی فایدەی نەماوە من چاوەڕانی ئەوە دەکەم بۆ ئومێدەوارم سبحینێ کۆمەڵانی خەڵک بەو بەدەنگەوە هاتنەی ئێمە هەم ئەو تاکتیکە سیاسیە دیاری کراوە بۆ نەجاتی گیانی ئەو ئینسانانە بە نەتیجە بگەێنن هەمیش مشەوقێک بن بۆ ئەو حزبە سیاسیانە کە ئیتر نەتوانن لەوە پاشگەز بنەوە ئەوە بێتە فرۆمێکی فشاری کۆمەڵایەتی کە ئەوە ئیتر لانی کەمی تەوەقعاتی خەڵک بێ لە حزبە سیاسەکانی کە چالاکن لە ئەرسەی کوردستاندا. زۆر باشە هاوڕێ برایم من ئەگەر دەکرێت وڵام بەم پرسیارە بدرێتەوە بەپێی ئەم خوێندنەوەی بەڕێستان لە کۆمەلگای کوردستان پێم باشە بزانم بڵم پێشبینی بەڕێستان بۆ بەیانی چییە ئەگەر دەکرێت
پێشبینیم ئەوەیە کە خەڵک وەڵام دەداتەوە خەڵک زۆر تووڕەت زۆر ناڕازی ترە لەوانە من دڵنیام لەوەی کە ئەم مانگرتنە لە چاو مانگرتنەکانی پێشوو سەرکەوتوانەتر و هەمەلایەنەتریش دەبێت و دەنگدانەوەی جیهانیشی دەبێت من حەزەکەم ئەوەش بزانم کە بەڕاستی ینی زۆرێک لەو لایەنانەی کە حەز بە و نوع تاکتیکە جەماوەریە ناکەن ئەوە تاکتیکێک و سیاسەتێکی کە جەماوەر تێدا بەهێز دەبێت خەباتی مەدەنی تەقوێت دەبێت خەباتی ئاشتی خوازانەی مسالمەتامی سا تەقوێت دەبێت زۆر لایەن پێیان خۆش نییە تۆ تەماشای ئەو مێگا تەلەڤیزیۆنانە بکە ئەوە لە BBC ئەو ئێران ئینتەرناسیۆناڵەوە سەدای ئەمریکا بۆ هەر خەبەرێکی سادەی چکۆڵە وەختی کە فۆی پێدا دەکەن دنیای لێ ئاگادار دەکەن ئەو حرەکەتە گەورە جەماوەریە کە میلیۆنها خەڵک سبحینێ دەرگیری دەبێت کاردانەوەکی زۆر مختصری لە ڕاگەیانەکانی ئەواندا هەیە ئەوە ئاگاهانەیە بەڕاستی ئەوە جناحێک دەزانێ بە دەسەڵات گەیشتنی یا بوون بە ئالتەرناتیوی ئەو ڕژیمە لەو ڕێگایەوە بە قازان جیاوان تاو نابێ دڵان پێ خۆش نییە جابۆیە کۆمەڵانی خەڵکی کوردستان سبحینێ بە مانگرتی خۆشگشتی خۆیان لە هەمان کاتدا هەنگاوێکی پتە و بەرەو بنیاتنانی بەدیلێکی دیکە بەدیلێکی دڵخۆشکار ئومێدەوار کنندتر و ژیانێکی باشتر بۆ دواڕۆژی خۆیان دەنێن. زۆر باشە هاوڕێ برایم من پرسیارێکم نییە ئەگەر خۆتان لە کۆتاییدا پامێک یا دواوتەتان دەتانێت ئاماژەی پێ بدەن فەرموو. من دواوتەم هەر ئەو داوای حیزبی و شخصی و تشکیلاتیە لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە دەنگ ئەو بانگەوازە لانیکەم ئەوەی کە کۆمەڵە دێڵە بن هەموو حزبەکان بێکەوە ئەوە زۆر باشتر کۆمەڵە بە تایبەتیش داوا دەکە بێجگەلەوەی کە کات دەگەڵ هەموو حزبەکان بەیاننامەمان ئیمزا کردووە و تێدا چالاک بووین لەگەڵ ئەوەش وەکو کۆمەڵەش داوا دەکەین وەکو کۆمەڵەش داوا دەکەین کە بەدەنگ ئەو بانگەوازەوە بێن چونکە ئەوە سەرکەوتنێکی مێژووی تۆمار دەکات نابێ و فرسەتە لە دەست بدەن کۆمەڵانی خەڵکی کوردستان. زۆر سپاس دەکەین هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبێرەوەی کۆمەڵە بۆی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تلڤیزیۆنی کۆمەڵە بوون. سپاسان دەکەین. زۆر سپاس. بەڵێ ئازیزان لەم بەشەدا هاوڕێیانی هاوکارم لە وتاق فەرمان چەند تراکتێکیان ئامادە کردووە ئەم تراکتانە ببین و دێمەوە خزمەتە. کوردستان وشیار و لەسەر پێیان ڕاوەستاوە ڕۆژی چوارشەمە سێی ڕێبەندان ئەو ڕۆژەیە کە ئێمە خەڵکی کوردستان بە دەنگێکی یەکگرت و ڕایەگەێنین کە حکمی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان پەخشان عەزیزی و ریشە مرادی جەنایەتێکە کە هیچ کات لەبیر ناچێتەوە. مانگرتنی گشتی پەیامی خۆڕاگری و یەکانگیری ئەمەیە بە چۆڵکردنی شەقامەکان و داخستنی بازاڕەکان نیشانی هەمووان ئەدەین کە بە زوڵم و سەرکوت ئیرادەی ئێمە ناشێت. خەڵکی تێکۆشەری کوردستان ڕۆژی چوارشەمە ئەو ڕۆژەیە کە هەموو جیهان دەنگی ناڕەزایەتیەکانمان نەبیستێت. وەرن بە یەک دەنگ بینە مەیدانەوە و نیشان بدەین کە ئەمە خەباتێکە تا سەرکەوتن بژی خۆڕاگری جەماوەری بژی ئازادی و بەرابەری. خەڵکی خەباتکاری کوردستان بەیانی چوارشەمە سێ ڕێبەندان ڕۆژی یەکگرتن و خۆڕاگری خەڵکی کوردستانە. ئەو ڕۆژەیە کە دژ بە سیاسەتە سەرکوتگەراکان و دژە مرۆیەکانی کۆماری ئیسلامی دەنگمان بەرزەکەینەوە. بەمانگرتنی گەشتی خەڵکی کوردستان دژ بە لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەخشان عەزیزی وریشە مرادی ناڕەزایەتی خۆمان دەرئەبڕین و یەکگرتووی خۆمان لەگەڵ بەندکراوانی سیاسی نیشانی هەمووان ئەدەین. دوکانێکی داخراو شەقامێکی چۆڵ و دەنگێکی دامرکاو بەڵگەیە لە خۆڕاگری ئێمە دژ بە زوڵمە. بەیانی کوردستان بە هەموو جیهان نیشان ئەدات کە ڕۆحی ئازادی خوازی خەڵک بە هیچ زوڵمێک لەناو ناچێت. کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی دەنگی کوژاوی کوردستان بەیانی بڵاو دەبێتەوە. بەیانی چوارشەممە سێ ڕێبەندان ئەو ڕۆژەیە کە هەموو بێدەنگیەکان دەبنە هاوارێکی بەرز دژ بە سەرکت و سێدارە. مانگرتنی گشتی بەیانی وەڵامێکە بۆ کۆماری جنایەتکاری ئیسلامی
لە سێدارەدانا دڵڕەخەکانی و سەرکوتی خەڵکی ئازادی خواست. ئەم جوڵانەوە مەدەنیە نیشان ئەدات کە کوردستان هێشتا زیندووە و هیچ کات لە بەرامبەری زوڵم سەردانانوێنێ. بەیانی بە یەکگرتوویەوە بەداخستنی بازاڕەکان و چۆڵکردنی شەقامەکان نیشانی ئەدەین کە خەباتی ئێمە بۆ عەداڵەت و ڕزگاری هیچ کات ڕاناوەستێت. بژی یەکگرتووی خەڵکی کوردستان، بژی خۆراگری شۆڕشگێرانەی خەڵک. پەیامی هاوبەش و حیزب و لایەنە سیاسیەکە و ڕۆژهەڵات و کوردستانی پێی مانگرتەی سەرتاسەری جەڕۆ چوارشەمەی یەرێ ڕێبەنان و 1400 یەری
خەڵکو و ئازادی واز و کوردستانی چی باردۆخەنەکە گرانی بێکاری نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری خزمەتگوزاری و نەبیەی هەر جۆرە ئازادیوی سیاسی کە بەرەک و کۆمەلگا و کوردستانیش گرتن دەسەڵاتی ئێرانی بەجیاتی وەڵامەوەدای بە داواکاریەکە و جەماوەری شەمشێرەش دژ و زینانیە سیاسیەکە و کوردستانی کێشان و حکم و جەداردەیشا پێی دەیان تێکۆشەری سیاسی جە کوردستانەنە بەرکردن چی پەیوەندیەنە بە تایبەت بە بوونە و تەرس و جەداردای پەخشانی عەزیزی و وریشە مرادی کوردستان مشیۆ هەنگامێ بە خێرا و بە پەلە پێ ڕزگارکردەیشە جە تەنافۆداری خۆتگێرۆ یۆچی هەنگامانە وەستەڕا و مانگرتنیوی سەرتاسەرین جە کوردستاناتەنە بەردەوام بێ مانگرتەی سەرتاسەری و جەماوەری جە کوردستانەنە پسە و ڕاکاریوی بەرەنگار بیەی مەدەنی جە کاتە هەستیارەکانە بیان بەڕۆتێ و کە یاگێ کەوتن جە کۆمەلگا پێشخۆت و کوردستانەنە ئارۆ کە ئینەی مێی و چاڕوە مێژویانە پێویستما هەن ئێرادە و گرد و خەڵکی ما جە بزوتنەوەی شایستە و ڕێک و پێک وێشن نیشانە دۆ پەیانەیە ڤەر و تراژدیوی تەریگیریۆ تا گیان و کۆمەڵێ مرۆڤ کە هیچ کردارێ بەشا بێجگەم جە وەشەویسی خەڵکی و خەبات جە پێناو و ئازاڵی یەکسانیەنە نەبیەن جە تەنافۆداری ڕزگارکریا بێگومان ئی یۆگرتەی جەماوەریە کە جە شێوازیوی مەدەنی و ئاشتی وازانە نەوەی ژمرمانۆ متاوۆ هەر پسەچەنی جە شۆڕش و ژەنی ژیوای ئازاڵیەنە کوردستانش ساحیب و پەیام و خەباتی و خۆڕاگەری کرد دووپات کردیۆوە ئی حرەکەتە هەر چاکاتەنەم تاوۆ پشتیوانی و بۆ پێی ئازی نانە سیاسیە تێکۆشەرا کە گرد و ڕوا و یەرە شەمەی کە فرەتەرجە سیزی نانێنە بە مانگرتەی ئازایانەشا درۆشم و ناپەی سێدارێشا چڕێ ئێمە ئی حیزب و لایەنە سیاسیە کە نامێ ماچی پەیامە هەمبەشەنە ئامەینە داواجە گرد و جەماوەر و هوشیار و کوردستانی کەرمێکە ڕۆچ وارشەمەی یەرێ مانگ و ڕێبەنانی گرد و کوردستانی جەممانگرتەی سەرتاسەریەنە کە دژ بە حکم و جەداردەی ڕۆڵەکامانە بەشداری بە بە هەر پاسە سەرجەم و ناوەندەکا و کاری بازار و وەنەی پێی هەمبەشی چنی ئی مانگرتنیە بینیە باپی جۆرە هێز و پێوەرەبیە و جەماوەری جەڕا و یاوەی بە ئامانجە سیاسیەکە و کوردستانیمانە نیشانەگریۆ ئی هەنگامێ دەرفەتێوەنە پێی ڕزگارکردە و گیان و مرۆڤەکا و هەر پاسە ڤەر و ئانەیە گێرمێ کە بنەماڵێ وتەر تازگەباری بە باجارێکتر نیشانە دەیمێ کە کوردستان جەڤەراوەر و سزای نامرۆڤانە و دژە کوردستانیەوە بێدەنگ مەبوونە و هەڵوێستەشەنە بەردەوام و درێژ بۆ یۆگرتێ و یەکدەنگی خەڵک و کوردستانی پارتی ئازادی کوردستان پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران حیزبی دموکراتی کوردستانی ئێران کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان کۆمەڵە ڕێکخرا و کوردستان و حیزب و کۆمۆنیست و ئێرانی سی ئارگا و 1400 بەرابەر چنی 19 ژانڤیە و 2020
بەڵێ زۆر سپاسی هاوڕانی هاوکارم دەکەم دەستخۆشی مادوونەبوونیان لێ دەکەم. ئێمە یەک پەیامان لە هەورامانەوە بۆ هاتبوو هەر ئێستا کە ئەم بانگاوازی هاوبەشە لەلایەن هاوڕێی هاوکارمانەوە کانی کەرەمپور خوێندراوەتەوە لێرەوە دەستخۆشی مادوونەبوون لێوەی دەکەین. پامێکمان لە شاری اجازە بدەن بەڵێ نگین لە بێسارانەوە کە بانگەوازەکە ئێستا پێشکەش بە بینەران دەکران نووسێتی سڵاو ماندوو نەبن من خەڵکی هەولامانم لێرەوە گەرەکمە سپاسی بێکۆتاییتان لێ بکەم بۆ ئەوەی کە ڕاگەیاندنتان بە زمانی هەورامیش بووە هەروە ڕای بگەێنم کە خەڵکی هەورامان لەگەڵ خەڵکی کوردستان بەیانی یەک پارچە بەدەم ئەم بانگەوازەوە دێن سپاس بۆ ماندووبوونتان لە تلوزیۆنی کۆمەڵە کە دەنگی هەموو بەشمەینەتانە زۆر سپاس دەکەین هاتوونەگەین لە بێسارانەوە زۆر خۆشحاڵین کە ئێمە ئەوە بینەرانمان هەم وەرەمان پێدەدەن و جێگەی دڵخۆشیە کە ئێستا دانیشتن بە پێی تلوزیۆنی کۆمەڵەوە هەموو ئەو شتانی کە پێویستە بۆ بەیانی ئێمە پێشکەش بە ئێوەی ئازیزی بکەین ئەو جۆری کە ئاگادار کرامەتەوە ئێستا هاوڕێ ڕۆیا مەحمودیمان لەسەر هێڵ هەیە هاوڕێ ڕۆیا مەحمودی ئەندامی حیزبی کۆمونیستی ئێرانمان لەگەڵا سڵاو هاوڕێ ڕۆیان کاتت باش سلام لێ وەش خەسەنەوە زۆر بەخێر بێت زۆر سپاس بۆ بەشداریتان مەمنونم زۆر سپاس بۆ ئێوە ماندوو نەبن زۆر سپاس بۆ ئێوەش کە داوەتمتان کرد زۆر سپاس دەکەم هاوڕێ ڕۆیا ئێمە زیاتر لەسەر گرنگی ئەم بانگەوازە ئەمڕۆ قسە و باسمان کردو بەڵام پێم باشم پرسیارە لە بەڕێستان پرسم ئەگەر ئێمە خۆمان بڵین کۆماری ئیسلامی پێناسە پێ بکە ینی ئێعدام و کۆماری ئیسلامی دێت ینی کە دەڵێ کۆماری ئیسلامی دەبێتە کوشتن گرتن جنایەت بەڵام ئەگەر خۆشتان ئاگادار بن ماوەیەکە حکمی سزای سێدارە بۆ ژنان زیاتر بووە پێتان وایە کۆماری ئیسلامی ئەمە تۆڵەکردنەوەی لە بزوتنەوەی ژینەیە یا ترسی ڕوخانی لەدڵدایە سڵام هەیە لە خەمەت ئێوە لە بینەرانی عزیزی تلڤیزیۆنی کۆمەڵە سڵای من هەیە دەنگتان هەیە هاوڕیانمان لەو تاقفەرمان ئەگەر کەمێک دەنگەکە زیاد بکەن من سپاسیان دەکەم فەرموو هاوڕێ زۆر سپاس من پێم وایە بڵێ وایە بۆ ئۆختە ئەلعانە مەسئلەی ژنان مەخسوسەن ماوەیەکی توولانیە لە ئەوە کە لە ئێعدامی ژنانی ماوەی بوو دەستی ڕاوەستاند و فرەتر ئۆختە بەداخەوە جوانەکان ڕەکانی ئێعدامەک لێ برە سەردارە وەلە ئیسا بە بۆنی دوای جنبشی ژن ژیان ئازادیە و دی کە جنبشی ژنان جنبشێکە قەوی و هەروەها لە جامعە ڕۆژ بە ڕۆژ قەویترێتەوە و کەسانگەل باش کە بەرزەونەوە لەو جنبشە دفاعەکەن بە هەر حاڵ ئەوانیش لەو هێنا ئیسا ترس ئەوەیە لێ نشکە کە ئیسە ناتوانێتە بەر بگرێ بەوە چونکی واقعان ئەگە گەرەکت بێت شکستێ بێ بەم جمهوری ئیسلامی ئەم شکستە ڕۆژ بە ڕۆژ لە جنبشی ژن ژیان ئازادی و تاالعانە ئەم جنبشە قەویتر بووگە دروستە پاشێک شکریا جاجارێ وەلی فرەتر قەوی و قەویترێت و هەر ڕایکیش بە شکڵێک و بە نوعێتر تێتە بازار و تێتە مەیان بۆ مبارزەکردن بۆ خاستگە لەختە مەدەنی خۆی و ئەمە ترسێکی گەورەی نشکە سەر جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامی بە ئەوەڵین ڕۆژێک کە هاتە سەرکار تاالعانە ئەو کارێکی کردگە کە ژنان بخاتە ماڵە و سەرکوبیان کابی خاتەژێت تەسەلۆتی خۆیان لە بەناوی ناموس و بە هەچێ شکڵ و شەماهەتەوە بەرگیری کردگە لەمانە ئیسە دوای جنبشی ژن ژیان ئازادی ترسی ژنان کەشکیە و هاتنە ناو بازار و داوای حەقگەل حەقی خۆیانەکەن و حەقی خۆی ژیانە وەک نیمە ئەو جامعە لەسەر نەکانی خۆیان هەرەکەتکەن داوای حەق و قوقی خۆیانکەن وەک هەر شەهرەوەندێکی تر بە هەرحاڵ ئیسە ئەزانێت کە ناتوانێت بەری پێ بگرێت و ئەمە گەرێکیە بەم نوعە ئیسە بەداخەوە هەر ڕای جەماعەتی بەرزەکات ڕفێقی بەرزەکە یا کەسێ بەرزەکاتەوە ئینسانی بەرزەکاتەوە کە داوای خاستەکانی خۆی کردگە بنیامێکی یاختە مبارز بووگە و ئەو بەو نوعە گەرێکی بووگە کە هەڕەشەکردن بە ئێعدام و بە لە بینبردنیان بەم نوعاختە تۆڵەیان لێکاتەوە ئەلعانە بەداخەوە ئیسە بیستگمانە کە مەسەڵەن فریشتەی عزیز و هەروە پەخشانی عزیز ئەم دوانە هاان لە مارەزی ئێعدامە و دلیلیجی فقط ئەوەسە ترسە و گەرێکیە بەم نوعە بە هەرحاڵ ترس خاتە ناو جامعە مەخسوسەن جنبشی ژنان کە بیان خەفتنێت دەختە نەتوانن بێنە ناو بازار و داوای خۆیانکەن فرە تەلاشی کرد لە جنبشی ژن ژیان ئازادیژە و هەزاران ئۆختە بە نوعێ خەست
سەنگینتریش لەوە هەر ڕای بە نازانم ئەگەر حەجابتان نەوێ زیندانتانە نازانم جەری مەگەل هەنگفتان تەستم نەیتوانی مردم خاتە ناو نەیتوانی بەری پێ بگرێ یعنی نەیتوانی ژنان بواتە بۆ بەل لە جنبشی ژنجیان ئازادی پس وەختی ئەوە ئەوینێ کە گیانیانە لە خەتەرا و ڕۆژ بە ڕۆژیش مردم فرەتر و فرەتر مقاومەت دەکەن بۆ چتگەل مەدەنی خۆیان ئەزانێ کە گیانی ها لە خەتا جنوب ئیسلامیا لە خەتەرە ها لە ئەو جێگا کە ترس ئەوەیە لێ نشکە کە لە بین بچێ و بڕێ و ئەمەیژە بووگە باعثە چتکێ تریش کە فرم و هێماڵعانە بزانین مردم ترسی شکیاگە هیچی نەیشکەسە بۆ ئینسانگەلە چە ماگە دوای مردن کە هەر ڕۆژە زیینێک بیت و بمری چە زیینێک بوونێکە یانێ ئەوە بووگە باعثەوە کە مردمەت لە هەموو شتێ بکو زەرێ و ترسی نەوێت بێت ترس بێتە قیابان و داوای دفاع لە منفعەتی خۆی کە داوای حقوقی خۆی کە ئیجازەی بێ ژیان کە و هەر کەسێتر زۆر باشە هاوڕە ڕۆیە ژنان و لاوان ینی کۆڵەکەی بزوتنەوەی ژینا و کوردستانن بەڕێستان چاوەڕوانیتان لە ژنان چییە بۆ ئەم مانگرتنەی بەیانی من چاوەڕوان مەوەسە کە ئەشێ تواوی ژنان چە بە جوانەکانیانە و چە بە پیرەکانیانە داوام ئەوەسە کە برژنە سەر شەقامەکان و داوا دفاعەکەن لە کچەکانی خۆیان پەخشا ئیمڕۆ نۆگەی پەخشان و فریشتەست سۆزی نۆگەی مناڵەکان منە سۆزی نۆگەی خۆشکەکەی منە سۆزی نۆگەی خۆمەشایەت ئەشی وافکردکەینەوە یانێ ئەگەر نەتوانین پشتیوانی لە یەکترین نەکەین ئەگەر نەڕژی نەقیامە دفاع لە یەکترین نەکەین نەوینە جەماوەر ناتوانین ئەم جمهوری ئیسلامی لە بین بووین بەسە ئەتر پس ئەشێ ئێمە گشتمان بەعام هیچ فەرقێکی نییە ژن و پیاک مەخصوسەن ژنەکان چونکە خوان ئەوانەزان چه زڵمیان لێ چووگە لە عەرزی ئەم 45 ساڵە کە وەختە جمهوری ئیسلامیات کە بان هاتکە حکوومەتی گرگەدەسە و چه فشارێکی هاوردە بۆ ژنان لە جامعە پس ئەوان دەرکیان فرەترە معلومە کە ئەوان فرەترەشێ قام هەڵگرن و تاالعانێژە قامیان هەڵگرگە وەێ من داوام هەست لە جەماوەری بە تۆرکولی کوردستان بە ژن و بە پیاگیە و بە پیر و بە جوانیە و دفاعکەن لە جوانەکانیان دفاعکەن لە عەزیزەکانمان کە کەمترەتر کەفنە ژێر دەسەلۆتی جمهوری ئیسلامی و جوانەکانمان بە خاک سپێرن ئیسە وەخت ئەوەسە جوانەکانمانەتە بەرزەوە بنە دفاعکەن لە خۆشکەکانیان لە براکانیان کە هەن لە هەنە ناو زیندانەکانی جمهوری ئیسلامی و بەدەست ئەم زاڵمە و شکنجاوینن من داواکاریم فقط ئەوەسە لە مردمی کوردستان بە ژن و پیاگیە زۆر سپاس هاوڕە ڕۆیان مەحمودی ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران بۆی کە لە بەنامەی ڕاستەوخۆی شەودا بەشداریتان کرد سپاس زۆر سپاس بۆەوە ماندوونەوەن هەر بژی کورد و کوردستان بە ئومید ئەوە کە سەرکەوتوو بین وەک هەمیشە لە تواوی حسابەکانە سەرکەوتوو و مردمی کوردستان هەمیشە نیشانیان داگە بە مبارزەی خۆیانەوە پشت جوانەکان و ڕۆڵەکانیان گرگە پس 100% مطمئنم سۆزیش بازم هەرۆ جواواگرینەوە ماندوونە بن زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس دەکەین بژیت زۆر سپاس پامێکی ترمان لە شاری بۆکانەوە بواتوە نووسێتی سڵاو و ڕێز بۆ هاوڕیانی تلویزیۆنی کۆمەڵا و ماندووش نەبن ڕق و قینی خەڵکی کوردستان لە ڕژیمی پەت و سێدارە بە درێژایی ئۆمریە ڕژیم ناتوانێت بەم کارانە ئێمە چاوترسێم بکات ڕوونە بۆی کە هیچ جێگەیەکی لە کوردستان نییە بەیانی هەمومان بە بێدەنگیمان ئەو هاوارە ئەەکەین بە دڵنیاییەوە بەیانی مانگرتن سەرکەوتوانە دەبێت بەژی خەڵکی کوردستان بڕوخێ کۆماری سێدارە حەمید لە شاری بۆکان زۆر سپاس دەکەین کاک حەمید لە شاری بۆکانەوە ترین تراکتێک کە ئامادەیان کردووە هاوڕێیانمان ئەم ببینین دواتر دێنەوە لای میوانی پڕێزمان ئەگەر هەڵانەکەم کاک سەلام قادری ئەندامی کمیتی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵ دەبێت چینەم تراکتە ببینین دێنەوە خزمەتە دەنگی کوژاوی کوردستان بەیانی بڵاو دەبێتەوە بەیانی چوارشەممە سێ ڕێبەندان ئەو ڕۆژەیە کە هەموو بێدەنگیەکان دەبنە هاوارێکی بەرز دژ بە سەرکت و سێدارە مانگرتنی گشتی بەیانی وەڵامێکە بۆ کۆماری جنایەتکاری ئیسلامی لە سێدارەدانە دڵڕەقەکانی و سەرکوتی خەڵکی ئازادی خواست ئەم جوڵانەوە مەدەنیە نیشان ئەدات کە کوردستان هێشتا زیندووە و
هیچ کات لە بەرامبەری زوڵم سەردا نانەوێنێ بەیانی بە یەکگرتوویەوە بەداخستنی بازاڕەکان و چۆڵکردنی شەقامەکان نیشانی ئەدەین کە خەباتی ئێمە بۆ عەداڵەت و ڕزگاری هیچ کات ڕاناوەستێت بژی یەکگرتووی خەڵکی کوردستان بژی خۆراگری شۆڕشگێرانەی خەڵک بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕانی هاوکارم لە ئوتاق فەرمان و دەستخۆشی لە هاوڕیانمان لە بەشی مونتاژ. ئێستا لەم بەشەدا هاوڕێ سەلام قادری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵدایە. هاوڕێ سەلام ئەم کاتت باش زۆر بەخێر بێت سپاس بۆ بەشداریتان. سڵاو ڕێز بۆ جەنابەت کاک ئەمیری خۆشەویست و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس دەکەم هاوڕێ سەلام خۆتان باش ئاگادارن کە لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بانگەوازێکی هاوبەش دەرکرا بۆ ڕۆژی چوارشەممە سەی ڕێبەندان ینی مانگرتنێکی سەرتاسەری لێ بەڕێوە بچێت وام بانگەوازە دەرکراوە زۆریەک لە لایەن و کەسایەتیەکانی کە هاتوونەتە پشت ئەم بانگەوازە. پرسیاری ئەوەم با لێرەوە دەست پێ بکەم ئەم یەک دەنگی و یەک هەڵوێستیەی کە هەموو ئەو کەس و لایەنانەی کە هاتوونەتە پشت ئەم بانگەوازەوە چ پامێکی تێدایە چی دەگەیەنێت؟ بەڵێ من پێم وایە هەروە کە شۆڕشی ژینا تێپەڕی و ئاستی
اعترازاتی خەڵک و ئاستی هەڵسوکەوتی شۆڕژگەڕانەی بەرهەقی خەڵک گەیشتە لووتکە لە شۆڕژینە. پێم وایە لەگەل بەرەو پێشچوونی ئەو ڕوتی ئەو بزوتنە و کۆمەڵایەتیە ڕێکخراوە سیاسیەکانیش زیاتر داچڵەکان زیاتر ڕاپەڕین لەوەی کە دەبێت بە ئەرکی خۆیان هەستن. ئەمە یەکەمین مانگرتنی لەم نەوعانیە. ئەمە چەندەمین مانگرتنە کە چەندین حزب و ڕێکخراوی سیاسی بەیەکەوە دەست دەدەناوەی کە بانگەوازی بۆ بکەن. بەنظری من ئەوە هەنگاوێکی بەرەو پێشە، ئاستێکی سەرتر و بانتر لە نزیکبوونەوەی حزب سیاسیەکان لە ئەرکە کۆمەڵایەتیەکانیان، چون بەڕاستی ئێمە وەکو ئەندامانی کۆمەڵە خەڵک لایەنگران و ئەندامانی کۆمەڵە و بنەماڵی عزیزی گیان بەختکردوەکان و سەرکردایەتی کۆمەڵ و هەمووی هەمیشە لایەنگریەوە بووین کە لە پێناوی بەرژەوەندیە باڵاکانی خەڵکە ڕێکخراوە سیاسیەکان بتوانن زاڵ بن بەسەر جیاوازیەکانیاندا. هیچ وەخت جیاوازیەکان پاکۆ نابن یان کەمڕەنگ نابن، بەڵام ئەگەر هەر حزبێکی سیاسی پێی وابێ ئەو دروست بووە بۆ ئەوەی بەرژەوەندی خەڵک لە کوردستان نوێنەرایەتی بکە، دەیهەق وایە لە کاتێکی ئاوا، لە کاتێکا کە دوو بەش لە شعاری ژن ژیان ئازادی، ژن و ژیان لە و ئازادیش کە ئەو ژنانەی کە ئێستا حکمی ئەدامیان لەسەرە، لەسەر ژنبوونیان، لەسەر ئەوەی کە بە پڕاوپەڕی ژیانیان کردووە، بە پڕاوپەڕی لە ئاستی کۆمەڵایەت و سیاسیە بەشدار بوون و لەسەر ئازادیانە کە حکومە درێن. حەق وایەوە ئەوە جێی خۆشحاڵیە کە ڕێکخراوە سیاسیەکان توانیویانە لەم بابەتە مشەخەسە بە ئەرکی خۆیان هەستن. من پێم وایە ئەوە نیشاندەری ئەوەیە هەرچەند بزوتنەوەکە لە ناوە بەرەو پێش دەچێت، ڕێکخراوە سیاسیەکانیش دەکەونە ژێر کاریگەری ئەوە و زیاتر بەرەو ئاراستەیەکە چن کە ئاراستەیەکە کە شایستەی خەڵکی کوردستان. کاک سەلام، هەموو ئەو کەسایەتیانە لە نووسەرەوە لە شاعرەوە لە هونەرمەندەوە ئەم کەسایەتی بەناو بانگەکانەوە ئەمانە چەندە دەتوانن دەور بگێڕن بۆ مانگرتنی گشتی؟ ڕۆڵیان چۆنە؟ بەڵێ هەموو تاکێک لە هەر ئاستێکە، بە تایبەت ئیسەکە قسە لە خەڵکێکە کرێ کە سەرمایەکی ئیجتیماعیشیان هەیە، کەسانێکن کە بەهۆی چالاکبوون لە بوارێکە لە ناو کۆمەلگاکە ناسراوترن. ئەتوانم بڵێم خۆشبەختانە لە کوردستان ئێمە سلیبریتیمان بەو معنایە نییە کە خەڵکێکی زۆر بەناوبانگی، زۆر گیرفان پەڕی لە بواری وەرزش یا لە بواری سینەما لە بوارێک لە بوارەکانە دەرکەوتون و ئەو وەختە جیایشن خۆیان لە سەروی کۆمەلگاوە بینوانە. بەڵام لە کوردستانە خەهەن خەڵکانێکی چالاک و لە پەیوەندیان لەگە خەڵکی کوردستانە و خەڵکانێکی بەڵێندەرن لە بواری جۆراوجۆری هوەری و فەرەنگی و چالاکی کۆمەڵایەتی و چالاکی ژینگە و ئەتوانم بڵێن ئاستیان زۆرترە و پەیوەندیشیان لەگەڵ کۆمەلگا زیاترە و چاوەڕوانی کۆمەلگایش لەوان زیاترە. دەنا هەر تاکێک لە کوردستان، من ئەو سەردەمەی کە لە ناوەوەی وڵات بووم لە بیرم دەیە کە بۆ مانگرتنێکە بۆ فەرزادی کەمانگەر ڕێکە و کرێکارێکی شارەداری کە خەریک بوو کۆڵان و جادەی پاک دەکردەوە، بەدەم ئیشەکەیەوە خەریک بوو ئیعلامیەی ئەوەی کە ئەتەسابی بڵاو دەکردەوە. یعنی هەر تاکێک لەو کۆمەلگایە لە هەر شغلێکە، هەر کرێکارێک دەتوانێت دەوری خۆی هەبێ و دەوری خۆی هەیە. تەبیعەتەن چالاکان و کەسانی ناسراوتر کە ئاستێک لە نەفوزی کۆمەڵایەتیان هەیە، ئەوانە هەم کاریگەریان هەیە و هەم دەوریشیان زۆرترە و کاتێک کە هەموو تاکێک لەو کۆمەلگایە، هەر مناڵێک، هەر ژن و پیاوێکی پیر، هەر کرێکارێک لە شوێنی خۆیەوە خەریکە بەشداری دەکا و کاری بۆ دەکات، تەبیعەتەن ئەرکی هونەرمەندەکانەوەیە کە ئەوان لەو خەڵکە دوانەکەون و ئەوانیش بتوانن لە ئاستی ئەو چاوەڕوانی لیان هەیە بەشدار بن. زۆر باشە کاک سەلام، ئەو ئەگەر بینە سەر دەوری سۆشیال میدیاکان،
ئێوە پێتان وایە سوسیال میدیا چەندە دەتوانێت دەڕوو نەخشێکی باشی بێت تایبەتەن بۆ بابەتێکی ئاوا وەکو مانگرتنێکی گشتی؟ بەڵێ سوسیال میدیا ئێستا لە کوردستانیش و لە هەموو دنیاش ئەبزارێکە کە بەڵێ لەگەلەوە کە زۆری کاتیش لە زەرری کۆمەلگا زۆر کاتیش کاتی کۆمەلگا و ئەو وزە زیهنیەی کۆمەلگا بەخۆیەوە لە ڕێگەی ئەوە داگیر دەکرین لە ڕاستیە لە ڕێگەی سوسیال میدیا و کە چاو دەکەینەوە بەشێکی زۆر لە کاتی شەو و ڕۆژمان کوژراوە زۆر جار بۆ محتەوای بێکاڵ کە خەڵک تەولیدی دەکەن بۆ ئەوەی کە بینەر پێیا بکەن کە بینەریشیان پێیا کرد لەوێ دیعاە و تەبلیغات دەکرێت ئەوانش پوڵێکیان دەسەکەوێت کۆمپانیەکانیش تەبلیغاتی خۆیان دەکەن لە نەتیجە ئەمیش کاتەکەمان دەکوژێت. بەڵام باشترین جۆری ئیسفادە لە سوسیال میدیا ئەوەیە کە سوسیال میدیا بخرێتە خزمەتی ڕزگاری کۆمەڵایەتی خەڵک لەو چەرمەسەریانی کە دەرگیری هەن وە لە کوردستان بەهۆی ئەوەی کە ئەو بزوتنەوە کۆمەڵایەتی هەیە هەموو ئامرازەکان لە کوردستان ئێستا لە قیاس لەگەڵ مابەقی ناوچەکانی ئێرانە بەهۆی ئەوەی بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی بەرین هەیە ئەبینین حزبەکان کۆمەڵایەتین تەحەزوب لە کوردستان هەیە ڕێکخراوە سیاسیەکان هەن ئەوەی کە ئیمڕۆ ئینکار ناپەزیرە کە کوردستان جیاوازیەکی بەرینی لەو باوتۆ هەیە تەبیعەتەن ئێمە وەکو خەڵکی کوردستان ئەوە خۆمانین دیاری دەکەین سوسیال میدیا لە قازانجمان بەکاردێ یان لە زەرمان بەکاردێ بە نظر من ئەم ڕۆژانە باشترین کاتە و ئاست و ڕێژەی بەشداریش جۆرێکە کە حکوومەت بەڕاستی تر بە قەولی کوردی خۆمانەڵێ داری لە دەستا کەوتووە ناتوانێت ئەو هەموو خەڵکە لەسەر بڵاوکردنەوەی و شێرکردن و هاوبەشکردنی ئەلامیە ئەو مانگرتنایە لەسەر هەموو ئەو تەبلیغات و بەکارهێنانی سوسیال میدیا لە قازانجی خۆمان بگرێت و دەنگی کاکسەلامم نەما هەیە دەنگ هەیە ئێستا بەڵێ بەڵێ فەرموو بڵێ ناتوانێت کە لە بەر چالاکیمان لە سوسیال میدیا بمانگرێت چون ئێمە ڕێژەمان زۆر زیاتر لە دەسەڵاتی ئەو لەبەرەوە سوسیال میدیا دەورێکی زۆر زۆر گرنگی هەیە من پێم وایە لە ئەو مانگرتنە پێشوەکانیشا دەوری زۆر باشی هەبوو چه ئەستا لە ئەوەی کە دەنگمان بەیەک بگەێنێ چه سبەی کە مانگرتنەکە سەرکەوتوو دەبێت لە ئەوەی کە دەرخەری سەرکەوتنەکەمان بە پراوپەڕی دەربخاوە بە پراوپەڕی بتوانێت هەموو دنیا ئاگادار بن لەو هەڵوێستە کۆمەڵایەتیە بەگشتیە کە هەمان بووە. زۆر باش منە پرسیارم بۆ یاڕاستەی بەڕێستان کرد ماوەیەک خۆشتان میدیاکار بوون کاکسەلام وەکو هەڵبەت بە کورتی ئەگەر دەکرێت چاوەڕوانیتان داواتان لە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان چییە بۆ ئەوەی کە بەیانی ئەم مانگرتنە زۆر شکۆدار و گشتگیرتر بێت؟ بەڵێ کاک ئەمیری بەڕێزەزانی من لە کاتی کەواتومەتە دەرەوە هەوڵم هەبووە لە بوارێکە کە بتوانم بەڵام لە خۆم لەو حەدا نابینم هەمیشە خۆم معەزەب دەبینم کە بۆچی لە کۆمەلگاکەم دوورۆ کەوتم هەمیشە بە جۆرێک خۆم بە شەرمەندەی کۆمەلگاکە مەزانم کە ئێستا و لەم ڕۆژانە و لەم کاتانە نیم لە دەوێت لەبرەوە حەدم نییە داواکاریەکەمە بێ بەڵام دڵنیام ئەمەوێ ئەو دڵنیاییم لێرە هاوبەش بکەم دڵنیام و خۆم لەگەڵ هاوڕێکان مەبینم و هاوڕێکانم و خەڵکی چالاکی جۆرا و جۆر کە لەوێ ئەیان ناسم و لە پەیوەندیین و لەوێ زمانێک بێک و ئیشمان کردووە ئێستا جوان لە بەرچاوما وەکو ڕۆژانەی کە بۆ خۆمان لەوێ بوون چۆن خەریکن ئیشەکان چۆن خەریکن سانیە بە سانیە لە وەخت ئیسفادە دەکەن و هەر تەنیا دەمەوێت لێرەوە بڵێم کە بەدڵ لەگەل تاناین ئێمەش لێرەوە هەر شتێکە لێرەوە دەکرێت هەوڵ دەدەین بیکەین بەڵام دڵنیام لە سەرکەوتنی ئەمانگرتنەیش وە بەدڵ چرکە بەر چرکە وەکو فیلمێک لە بەرچاومە کە چۆن خەریکە ئیشی بۆ دەکرێت دەستی هەموو ئەو ئازیزانەی کە خەریکن ئەستە و ئەم لەحزانە کە ئێمە قساکەین ئیش بۆ سەرکەوتنی و مانگرتنەکان لە دوورەوە دەگوشم و هیوا و بڕوام ئەوەیە کە زۆر ناخایەنێ کە ئەم چالاکی و خەباتەمان کاریگەر دەبێت و بەیەکەوە هەمومان لە باشترکردنی کۆمەلگاکەمانە و لە کەناری یەکترا ئیش دەکەین. زۆر زۆر سپاست دەکەم کاکسەلام قادری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بەوەی کە بەشداری بەنامەی ڕاستەوە خۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بوون. سپاس سپاس بە جەنابیش. زۆر سپاس.
پامێکمان لە شاری دیواندەرەوە بۆ هاتووە نووسێتی سڵاو شەوتان باش ماندوونە بن ئازیزان و هەموو هاوڕێیانی بەشی تەلەڤیزیۆن خۆتان ئاگادارن دیواندەرە شارێک بوو کە لە کاتی شۆڕشی ژینا لەگەڵ خەڵکی کوردستان یەکدەنگ هاتنە دەرەوە و بریندار و گیانبەختکردنی زۆریدا زۆر کەس دەست بەسەریش کران ئەوە نیشان دەدات کە خەڵکی ئێمە ڕقیان لە کۆماری پەت و سێدارەیە بۆیە بەیانی بەدەم بانگەوازەکەتانەوە دەین و جارێکی تر ئەمە نیشان دەدەین کاک مەحیە لە شاری دیواندەرە زۆر سپاس دەکەین کاک مەحیە خۆی کە زەحمەتت کێشا و ئەو پەیامە خۆشەشت بۆ ئێمە نار کە بۆ ئێمە بووە وەرە و جێگەی دڵخۆشی چین چەند تراکتێک ببینین دواتر دێمەوە خزمەتان
بەڵێ سپاس بۆ هاوڕانی عزیزم لە ئوتاق فەرمان. لەم بەشەدا چەند پامێکمان بواتەوە شعرێکیشمان لەلایەن کاک محەممەد قادریەوە کە هەر لێرە و دەستخۆشی لێ دەکەین. سپاس دەکەین کاک محەممەد. شعرێکی سەبارەت بەم بۆنەوە نردووە بۆ بانگەوازی بەیانی داوای کردوە کە لێرەدا بخێنرێتەوە. کاک محەممەد نووسیەتی کوردستان مەکۆی شۆڕشکێڕی و سەنگەری لە شکان نەهاتوو. لەوەتەی خەڵکی شۆڕشیێڕی کوردستانم ناسیوە، لاوە خوێنگەرم و ئازا و جەسوورەکانم لە مەیدانی خەبات و خۆڕاگری دابینیوە. ئەوەندەی مێژووی خێناوی و پڕ لە ڕەنج و سەم و مەینەت و ئازارم خوێنبێتەوە. هەمیشە وا تێگەیشتوم و وام زانیوە قەد و دڵ نەبووم و گومانیشم لاساز نەبووە کە ئەم کوردستانە سەربەرزە هەمیشە مەکۆی شۆڕش و هەڵمەت و کۆڵ نەدام بووە. مێژووی پڕ لە هەوراز و نشێوی مەکتەبی ئەزمموی تاڵ و شیرینی نەجات بووە. هەبێنی یەکگرتووی و پێشەنگایەتی و جەسارەت و فیداکاری و خۆڕاگری و چۆکدانەدان بووە. لاوە فیداکار و خوێنگەرم و ئازاکانی لە هەر سەردەمێکی خەباتی ئەم گەلەستەم لێکراوەدا بۆ گەیشتن بە سەربەستی و ئاسوودەیی و ئازادەگی پشت و درێژ و خۆڕێخەر و ژیر و خەباتکار بووە. لە بیرمانە لەم شۆڕشەی ژینادا، لەم شۆڕشەی ژن ژیان ئازادیدا لەژێر ئەو هەمووە کوشتن و بڕین و سەرکوتەدا چۆن پێشاهەنگ و پێشڕەوی شەقام و مەیدان و زیندان بووە. شێوازەکانی خەباتی ئەم سەردەمەی باش ناسیوە و لێزانانە و ژیرانە و ئازایەنە خۆی بۆ تیار و ساس کردووە. هەڵگری وەفاداری ئاڵای سووری خەباتکارانی شەقام و گیانبەختکردوانی ئەم ئامانج و ڕێگا و ڕێبازە بووە. هەمیشە سەنگەری لەشکان نەهاتوو بووی دەش بە داگیرکەران و من دڵنیام ئەم جارەشیان هەر وەک جارانی تر سەربەرزانە و سەرکەوتوانە و یەک پارچە ئەم مانگرتنەش ڕێک دەخەیت و دەیبیتە پێش دوشمنی تڕەندە و جنایەتکار سەرشۆڕ و شەرمەزاری دەکەیت. زۆر سپاس بۆ کاک محەممەدی قادری ئازیز کە زەحمەتی کێشا و ئەم شعری نردووە بۆ بەرنامەیەکە لێرەدا بیخوێنینەوە. ئەم دوو پامەش کە هاتوون دانیکیان کاک دیاکۆ لە شاری مەریوان شارەکەی کاک فوات نووسێتی بژی کۆمەڵا بژی دەنگی یەک ریزی و یەکگرتووی سەرکەوێ شۆڕشی خەڵکی ئازادی خوازی کوردستان بژی ئازادی بڕوخێ ڕژیمی نگریسی کۆماری ئیسلامی. سپاسی بێکۆتایی بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئازیزان ئێستا لەم بەشەدا ئێمە جارێکی تر ئەم بانگەوازەی هاوبەشەی حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە هاوڕێی هاوکارم تالب خوێندوێتەوە لەم بەشەدا دەبیندرێت دوای بانگەوازەکە کاک حەسەن ڕەحمانپەنان دامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان پێوە پێوەستە بێت. ئێوەش ئەگەر پرسیارێک یا ڕابۆچوونێکتان بوو دەتوانن بەم ژمارە تەلەفۆنە کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتانە لە ڕێگای پەیام لە تۆری واتساپ پرسیار ڕابۆچوونەکانتان بنێرین، ئێمەش لێرە لەگەڵ کاک حەسەن دەخینە بەرباس. بچین ڕاگەیانەکە ببینین دێنەوە خزمەتە. ڕاگەیاندنی هاوبەشی حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندانی 1403 هەتاویدا. کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازی کوردستان لە بارودۆخێکدا کە گرانی و بێکاری و نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری، خزمەتگوزاری و نەبوونی هەر چەشنە ئازادیەکی سیاسی بەربینگیان بە کۆمەلگای کوردستان و ئێران گرتووە، ڕژیمی ئێران لە بری وەڵامدانەوە بەویست و داخوازیەکانی جەماوەر شمشێری لە دژی زیندانیانی سیاسی لە ڕوو بەستووە و حکمی لە سێدارەدانی بۆ دەیان تێکۆشەری سیاسی لە کوردستان و سەراسەری ئێران دەرکردو. لەم پەیوەندیەدا و بەتایبەت بەهۆی مەترسی لە سێدارەدرانی پەخشان عەزیزی و ریشە مرادی پێویستە هەنگاوی خێرا و بەپەلە هەڵگیردرێت لە پێنا و ڕزگارکردنیان لە پەتی سێدارە. یەکێک لەم هەنگاوانەش بریتیە لە بەڕێوەچوونی
مانگرتنێکی گشتی لە کوردستان. مانگرتنی گشتی و جەماوەری لە کوردستان بەردەوام وەک ڕێکارێکی بەرەنگاری مەدەنی لە کاتە هەستیارەکاندا بۆتە نەریتێکی جێکەوتوو لە کۆمەڵگەی پێشکەوتووی کوردستاندا. ئەمڕۆ کە لە بەردەم یەکێک لەو کاتە مێژوویانەداین، پێویستە ئیرادەی جەماوەری لە بزوتنەوەیەکی شایستەدا خۆی نیشان بداتەوە بۆ ئەوەی پێش بە تراژدیایەکی دیکە بگرێت و گیانی کۆمەڵێک مرۆڤ کە هیچ کردارێکیان جگە لە خۆشەویستی خەڵک و خەبات لە پێناو ئازادی و یەکسانیدا نەبووە لە پەتی سێدارە ڕزگار بکات. بێگومان ئەو یەکگرتوویەی جەماوەر کە لە شێوازێکی مەدەنی و ئاشتیانەدا خۆی دەنوێنێت دەتوانێت جارێکی دیکە هەروەک چۆن لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا کوردستان خاوەنی پەیامی خەبات و خۆڕاگری بۆ هەموو کۆمەڵانی خەڵک لە سەرتاسەری ئێران بوو دووپات ببێتەوە. ئەم حرەکەتە لە هەمان کاتدا بەدەنگەوە هاتنێکە بۆ ئەو زیندانیە سیاسەتی کۆشەرانەی هەموو ڕۆژانی سێشەمەیەک لە زیاتر لە 30 زیندانی ئێران بە مانگرتنی بوێرانەی خۆیان درشتمی نابۆ لە سێدارەدان بەرز دەکەنەوە. ئێمە و ئەو حیزب و لایەنە سیاسیانەی کە ناومان لەم ڕاگەیەندراوە هاوبەشەدا هاتووە داوا لە هەموو جەماوەری تێکۆشەری کوردستان دەکەین کە ڕۆژی چوارشەممە 3 مانگی ڕێبەندان لە هەموو کوردستان لە مانگرتنێکی گشتی لە دژی حکمی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەشدار بن و هەروەها سەرجەم ناوەندەکانی کار، بازاڕ و خوێندن دابخرێن. بەم جۆرە هێزی یەکگرتووی جەماوەر لە پێناو دابینبوونی ئامانجی سیاسی و ئینسانی خێرادا نیشان بدرێتەوە. ئەم هەنگاوە پێشگیرانەیە دەرفەتێکە بۆ ڕزگارکردنی گیانی مرۆڤەکان و لە هەمان کاتدا ڕێگریکردنێکە لە تازیەباربوونی زیاتری بنەماڵەکان. باجارێکی دیکە نیشانی بدەینەوە کە کوردستان لە بەرامبەر هەر حکم گەلێکی نامرۆڤانەدا بێدەنگ نابێ و هەڵوێستی دەبێت. بژی یەکگرتووی و یەکدەنگی جەماوەری لە کوردستان ڕێکەوتی 30 بەفرامباری 1403 هەتاوی بەرامبەر بە ژانڤێی 2025 زاینی. پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی دێموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران. خەڵکی خەباتکاری کوردستان بەیانی چوارشەمە 3 ڕێبەندان ڕۆژی یەکگرتن و خۆڕاگری خەڵکی کوردستانە. ئەو ڕۆژەیە کە دژ بە سیاسەتە سەرکوتگەراکان و دژە مرۆیەکانی کۆماری ئیسلامی دەنگمان بەرزەکەینەوە. بەمانگرتنی گەشتی خەڵکی کوردستان دژبە لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەخشان عەزیزی، وری شەمورادی ناڕەزایەتی خۆمان دەرئەبڕین و یەکگرتووی خۆمان لەگەڵ بەندکراوانی سیاسی نیشانی هەمووان ئەدەین. هەردووکانێکی داخراو، شەقامێکی چۆڵ و دەنگێکی دامرکاو بەڵگەیە لە خۆڕاگری ئێمە دژ بە زوڵمە. بەیانی کوردستان بە هەموو جیهان نیشان ئەدات کە ڕۆحی ئازادی خوازی خەڵک بە هیچ زوڵمێک لەناو ناچێت. کۆمەڵە سپاس بۆ هاوڕانی هاوکارم لە ئوتاق فەرمان. ئازیزان لەم بەشەدا هەروەک پێشتر ئاگادارم کردنەوە کاک حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵمان لەگەڵدا دەبێت بۆ درێژەی بەرنامەکەوە لەسەر خودی گرنگی ئەم بانگەوازە و کاریگەریەکانی. کاک حەسەن سڵاو لەبێت، ئەم کاتت باش، زۆر زۆر سپاس دەکەین بۆ بەشداریتان. سڵاو کاکە میر لە ئێوە لە هاوکارانتان لە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر سپاس بۆ ئەم بانگێشتنە و منیش لە خزمەتانە. زۆر سپاستان دەکەین. کاک حەسەن، ئێمە ئەمڕۆ زۆر باس لە خودی کۆماری ئیسلامی کرا وەزیەتی ئەوزاعی چ لە دەرەوە چ لە ناوەوە، ئەنی زۆرێک لە میوانانمان زۆر بە
وردیش باسییان کردووە بەڵام پێم باشە من سەرەتا پرسیارەکە لێرەوە دەست پێ بکەم لە بەڕێستان ئەمڕۆ زۆریشمان پێیان بوو هەر لەلایەن خەڵکەوە و زۆر جێگەی خۆشحاڵی بووە بۆیان و دەستخۆشیشیان کردووە لە هەموو حیزب و لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە کۆدەنگیەکیان پێکهێناوە و ئەم بانگەوازە هاوبەشیان دەرکردووە پێم باشە بزانم ئێوە لەسەر گرنگی ئەم کۆدەنگیە سەرەتا قسەمان بۆ بکەن. من پێم وابێت دوو هۆکار ئەتوانین باس بکەین یەکی شێر و هەلو مەرجە سیاسیەیە کە ئاماژەتان پێکرد بۆ بە ئەمرێکی هەنووکەیی بۆ بە ئەمرێکی ئەوڕۆیی هەموو کەسێک باز لە ئاڵوگۆڕەکە هەموو کەسێک باز لە تەغیرەکە هەموو کەسێکەوە بینێ کە کۆماری ئیسلامی 45 ساڵە لەسەر سیاسەتی سدووری ئینقلابی ئیسلامی بۆ دەرەوەی وڵات کارەکات شانازیان بەوە دەکرد کە 5-6 دانە پێتەختی وڵاتانی تر لە عێراق و لە سووریە و لە یەمەن و لە لوبنان و وەها فلستین ئەو شوێنانیان بەدەستەوەیە و خۆیان بە گەورەترین قەدەر قودرەتی خاورمیانە باز لێ کرد ئەمڕۆکە ئەم پەلوپۆیانەی جمهوری ئیسلامی بووە لێکراوەتەوە شکێنراوە ئەمە بۆ خۆی لەلایەکەوە ئەو قەدەر قودرەتی دەوڵەتێکە لە ئاستی ناوچەیی و نێونەتەوەیە دەشکێ طبعاً ئەمە تەسیریشی لەسەر ناوخۆی ئەو وڵاتە هەیە جاران ئەگەر شتێک بوو وایە دەیانکوت ئێمە لە سووریە شەڕەکەین بە هەزاران لاوی خەڵکی ئێران و عێراق و ئەفغانستان و شوێنەکانی دیکەیان دەبر لەوێ بە کوشتیان دەدان ئێستا سووریە نەماوە بۆ خەڵک دەبێت بە پرسیار ئەو هەموو خوێنانی ڕژات چی لێ هات ئەگەر پرسیاریان دەکرد کە نانمانیە ئەومانیە بیخۆین دەیانکوت ئێمە لە سووریە شەڕەکەین ئەگەر لە سووریە و لە لوبنان و لە فلستینی شەڕ نەکەین شەڕ لە تاران و شیراز و ئیسفەهان دەرکەمان پێ دەکرێت ئەمڕۆکە جوابیان چییە بۆ بە سەدان میلیارد دلار لە وڵاتانەدا خەرجیان کرد و خەڵکی ئێران ئەمڕۆکە کە قەرار بوو بە خومینی دەیکوت معنەویاتشاندا باڵامی بەریم بەرق مەجانی میشێ ئاب چی مەجانی دەبێت ئەوڕۆکە دەست ناکەوێت مەجانیەکەی نا بە پوڵش خەڵک دەستیان ناکەوێت ئەوانە هەمووی دەبێت بە پرسیار بۆی لە دڵی وەزیەتێکی ئاوادا شکست لە عەرسەی دەرەکیدا کە بە معنای سیاسەتی ناوخۆییە ئەوە فەرزە بۆ کەسانێکە لە هەندێک لە علومی سیاسی وانیان خوێن بیا دەزان دەڵێن سیاسەتی دەرەکی ڕنگدانەوەی سیاسەتی ناوخۆییە وەختێک سیاسەتێک لە ئاستی دەرەکیدا شکست دەخوا معنایەوەی کە ئەو سیاسەتە لە ئاستی ناوخۆییشە شکستی خواردووە پس کەوایە ئەمە الان زەمینەیەکی لەبارتر هەیە بۆ ئەم کۆدەنگی کە بیکەین خاڵی دوومەوەیە کە خەڵکی کوردستان زۆر جار گلەیی دەکەن دەڵێن ئێمە هەموو شتێک دەکەین ئێمە هەموو زەحمەتێک دەکێشین ئێمە دەڵێن دوکان داخەندای دەخن دەڵێن مەچین بۆ مەدرسە ناچین دەڵێن مەچین بۆ ئیدارەکانتان ناچین بەڵام حیزبەکان بۆ خۆیان بەیەکەوە هاوکاری ناکەن ئەم سەفەرە ئەم کۆدەنگیە جوابێکیشە بەو پرسیارەی کە خەڵک لێمان دەکات و لە عینی حاڵیشە حەولدانە بۆ تەعهودێک بەوەی کە لە دواڕۆژی کۆمەڵگای کوردستانە و لە دواڕۆژی نەمانی جمهوری ئیسلامیدا ئەم حیزبانە نەک نابێ ببن بەسەرێشە دەبێت ڕێخۆشکەر بن بۆ ئەو خەبات و مبارزەیە کە کراوە بۆ وەدیهێنانی ئاواتەکانی خەڵکی کوردستان نەبن بە حیزبی بانسەری خەڵک ببن بە حیزبی خزمەتگوزاری خەڵک ئەمەش نوکتەیەکەوە نوکتەیەکی تر کە بە باوەڕی من گرنگە لە مانگرتنەدا ئەوەیە کە ئێمە جاران مانگرتنەکانمان دوای ڕووداوەکانە کرد لە ئەوەڵین مانگرتنەوە کە کۆمەڵە داهێنەری بوو کۆمەڵە مفتەکەری بوو بە دەلیلی ئەوەی کۆمەڵە پێکهێنەری خەباتی مەدەنی و جەماوەری و کۆمەڵاتی وە لە کوردستانە و معمارەکەی و مامۆستاکەیشی یادی بەخێر بێ کاکفواتی ڕاهبەرمان بووە ئەمڕۆکە ئەم خەباتە کە ئەوە گشتگیر بووەتەوە دوای دەورانێکی توولانی لە ئێستبداد و سەرکوت و ئەوانە بۆ خەتڵی حکوومەتی شەیدکردنی شوانێ سید خادری کۆمەڵە بە تەنیا و بانگەوازی کرد هەموو لە بیرمانە ئەو بانگەوازە هەر ئەو کاتە کە کۆمەڵە بە تەنیا خۆلکردی جوابی وەرگرتەوە بە دوای ئەوەدا بوو بە سنەت بەڵام کەی دەمان کرد ئەم بانگەوازانەمان کاتێک کرد کە ڕووداوەکە قەوما بوو کە ئازیزەکانمان ئیعدام کرابوون کە خانەوادایەکی زۆر جا چەند نەفەرە و چەند زیاتر داغدار کرابوون ئەم سەفەرە ئێمە بڕیارماندا وتمان دەست پێشخەر بین پێش ئەوەی کە ڕووداوەکە بقەومێ پێش ئەوەی کە ئەو دوو تێکۆشەرە ئیعدام بکرێن کە هیوادارین ئەوە ڕوو نەدات بۆ مانگرتنە بوو ئەوەیە پێش ئەوە با ئێمە بڵێن خەڵکی کوردستان دژ بەو کردەوەیە دژ بە ئیعدامە دژ بە سەرکوتە دژ بە زیندانە و ئەوە تەنیا دژاتی لەگەڵ ئیعدامی ئەو دوو کەسەنی هەر ئێستا نزیکەی 35 کەس
لە کوردستان و لە خارجی کوردستانە لە نۆرەی ئەعدامان بە پێی لیستی جنایەتکارانی جمهوری ئیسلامی بۆیە بە حەزەوە ئەم پێشدەستیش گرنگە لەم دەورەیەدا و خەڵکی کوردستان دەبێت ئەم فاکتۆرە بە مهم وەربگرن بۆ خەباتی دوا ڕۆژمان چ لە باری یەکگرتوویەوە چ یەکگرتووی بەشی کۆمەلگای مەدەنی لەگەڵ حیزبەکان کە دەڵێن کۆمەلگای کوردستان حیزبیە چ بۆ حیزبەکان خۆیان ئەو خەڵکە کە جوابمان پێ ئەدەنەوە معنای هەیە معنای ئینتزارمان لێتان هەیە تەوەقعمان لێتان هەیە بەیانی حیزبی بانسەری خەڵک نەبن حیزبی خزمەتگوزار بن و بشتوانین گیانی ئەو دوو تێکۆشەرە سیاسیەش و زۆر تێکۆشەری دیکەش نەجات بدەین لە واقعدا ڕفراندۆمێکیشە لە بینی خەڵکی کوردستان و جمهوری ئیسلامیە کە پێی بڵین تۆ لە جمهوری لە کوردستان بێگانەی تۆ هێزی داگیرکەری تۆ هێزی سەرکوتکەری جێگات ئێرە نییە ناڵم لە ئێران جێگای هەیە مەبەستم تایبەتی کە ئێستا لەسەر ئەمانگرتن مەبەستم دیا تایبەتێن لە کوردستانایە کە پێی بڵین لەو لەگەڵ لە انتخاباتەکانە جوابی نەمان پێدایت و دە 15% لە خەڵکی تۆقی و دەسوپاوەنی خۆتان چی بەشداری کرد بەمەش جارێکی دیکە پێیان نیشان بدەین کە کوردستان جێگای کۆماری ئیسلامی نییە. کاک حەسەن باست لە چاوەڕوانی خەڵکی کوردستان کرد ئەمە یەکێک لەم شتانی کە باست کرد ئەم کۆدەنگیەی کە ئەم بۆ ئەم بانگەوازە هاوبەشە پێکات جوابێک بوو بۆ ئەو داوایی کە خەڵکی کوردستان لە حیزبەکانی بوو. خۆشتان ئاگادارن ینی نەوەیەک دڵساردی لە نێو خەڵکدا لە ئەم لێکترازان یا لێک دوورکەوتنەوە لە حیزبەکان هاتبووە پێش. ئەمڕۆ زۆر جار بەڕۆڕی ئەم پرسیارە بووینەوە کە ئەمە هەنگاوێکی یەکەمی ئەم کۆدەنگیە لە حیزبەکاندا وە پرسیویانە ئایا کاری هاوکاری زیاتر دەبێت لە داهاتوودا ئەمە ئەم هەنگاوە هەڵگیراوە و بۆ دەبێت کە مەسەڵەن هاوکاری زیاتر بێت. لە ماوەی ڕابردوودا چەندین کۆبوونەوە کراوە لایەنە سیاسیەکان بەیەکەوە ئەوە دای دەرێن بۆ وەختی خۆی کە گزارشەکەیشی بدرێ بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کاری هاوبەش لە دەستوردایە. کۆمەڵە هەمیشە و دایم لایەنێک بووە کە هەوێنی هاوکاری بووە هەوێنی دڵسۆزی بووە هەوێنی خۆبەزل نەزانین بووە. باوەڕکە لەو کۆبوونەوانەدا جاری وایە لەسەر ئەوەی ناوی کام حیزب لە پێشەوەی کێشەیە ئێمە وتمان ناوی ئێمە لە ئاخرەوەدانێن کێشەمان نییە لەسەرەوە بەناو نییە کێ پاش و پێشی ناو گەورەویچ کۆلەی حیزبێک ناگەێنێت بەڵکو سیاسەتەکانی استراتێژەکەی بەرنامەکەی هێزە جەماوەریەکەی درستی ئەو کردارانەی کە ڕۆژانە دەیکە ئەوە گرینگە بۆیە لەسەر شتایەک تەبعەن ئێمە خۆ با خەڵکی کوردستان بزانێ ئێمە لەم لە بواری سیاسی هەم لە باری چینایەتی هەم لە بواری فکری هەم لە بواری استراتیژیمان ناکۆچیمان هەیە لەگەڵ یەکتریان بەڵام بارها وتومانە لەسەر شتایەکی عملی بین ئێمە قسە لە هاوکاری بکەین مەسەلەن کەسێک بێ هێزی پێشمەرگەی کوردستان یەک خەینەوە ئەو شعارێکە بۆ نەکردنە ببین بە یەک ئەوانە گشتی بۆ نەکردنە بەرەیەکی هاوبەش دروستکەین ئێستا لە کوردستانە ئەوەی شەر بۆ نەکردنە ئێمە وەختی خۆی ئەزمونێکمان هەیە بە ناوی هەیئەتی نوێنەراتی گەلی کورد لە کاتێکا بوو کە خەڵک لەسەر شەقام بوون کەس نەیدەتوانێت خۆی لێ بوێرێ وەختی دروشن دەدرا کۆمەڵە دێموکرات چریک مامۆستا یەکگرن سەرکەون کەسی خۆی لەوە ببواردایێت ئەکەوتە حاشیە ڕووداوەکانەوە دیارە ئێستا ئێمە بەو معنایە ڕەهبەری عەمەلی و عەلەنی حیزبەکان لە دەرەوەی کۆمەلگای کوردستانە بە دەلیلی ئیستیبداد و سەرکوتکەری ئەوە مەجالمان پێ نادات کە ئەوە بکەین بەڵام ئەم کارەی کە ئێستا دەکرێت دەبێت کەموکوریەکانیشی بزانین دەبێت خۆ بە زلزانینەکانیشی بزانین دەبێت گەر فڵان کەس بێ من نایەمیش بزانین دەبێت سیاسەتایەکی هەڵەیش لە ناو حیزبەکانە بە نیسبەتی لایەنهای شوێنیستی ئێرانیش بزانین ئەبێ ئەوانش بزانین ئەمانە مانعەکانمان ئەوانن مانعەکەمان ئەوە نییە کە لەسەر شتێکی کردداری بین و ئێمە بەیەکەوە هاوکاری بکەین چەند مانگ لەوە پێشتر کە جەرەیانی ئەعدامی ئەو چوار پێشمەرگەی حیزبی کۆمەڵی کوردستان هاتە پێشەوە ئێمە هیچ بۆمان گرنگ نەبوو چێ دێ و چێ نایێت خۆشیان بانگەوازیان نەکردا ئێمە دەمان کرد پێش ئەوانیش کردمان تەلەڤیزیۆن و تەبلیغات و هەموو شتێکیشمان بۆ خستە کار بۆمان گرنگ نەبوو کە کەسی ئەگەر بزوتنەوەی بیر بکاتەوە جنبشی بیر بکاتەوە یەکێ لە تایبەتمەندیەکانی کۆمەڵا ئەوەیە کە کۆمەڵە جنبشی بیرەکاتەوە هەر لە دەورەی کاکفوادەوە وا بووە یەکێتی جوتیارانی دروست کرد بۆی مهم نەبوو کە ئەم یەکێتی جوتیارانە چێ دێتە ناوی چێ نایەتە ناوی دەبوو لە بەرابەری یەک شتاکە لە کوردستانە دیاردەیەکی
دژی ئینسانی دژی جوتیاری سەری هەڵدا بوو ئەویش ئاغاوات بوون تین و تەوژمێکیان تێکەوتوو پیان وا بوو دووبارە زیندوو دەبنەوە یەکێتی جوتیارەمان دروست کرد کاکفا دروستی کرد میعمارەکەی بوو خەڵکی دیکەش پێی پێوەست بوو قەت معیار ئەوە نەبوو کە ئەمە لایەنگری کام حیزب و چه حیزب دێت و نایێت جەمعیەتەکان هەمووی هێزە چەپەکانی کوردستان تێدا مەغێرە چریکەکان کە خۆیان مەقڕیان بوو چریکەکانی لێ دەرکەی و حیزبی دموکراتیش کە لەو قاڵب و کاتەگۆریانە دەگونجا هەموو هێزەکانی دیکەی چەپی ئەو کاتە لە حیزبی توودێش ئەڵبەتە لە ناویدا بوون خەتی سیەکان بە تایبەتی کەس دە کەسی ناپرسی کاکە خەتەکەت چییە فڵان چییە ینی سەرپۆشێک ینی چەترێکی ئاوا دروست بوو ئێستەیش بۆ جوابدانەوە بە نیازی ئەمڕۆی خەڵکی کوردستان دروستبوونی چەترێک کە بزوتنەوەی بیر بکاتەوە کە مەسلحەتی حیزبەکەی خۆی لە بەرچاو نەبێت مەسلحەتی جنبشەکەی لە بەرچاو بێ ڕزگاری خەڵکی کوردستانی لە بەرچاو بێ بۆ کۆمەڵە مهم نییە ناوی لەکوێدا دێت مهم نییە لە سەرەوەی لە خوارەوەی یا لە ناوەڕاستە مهم نییە ئیتلایەکە کێ نووسێ و کێ ناینووسێ ئەو ئیتلایە گەر ئێمە وەک خۆمان ئیتلایە خودی کۆمەڵەمان داوە لە سەری خۆ فەرقی هەیە لەگەڵ ئەوە بە ناوەڕۆک بە مەزمون بەڵام سازشێک کراوە لە شتێکی ئاوادا بنابەری ئەوە گرنگە بۆ ئێمە بۆ کۆمەڵە ئەوە گرنگە کە خەڵکی کوردستان لەم ئازار و مەینەتە نەجاتیان بێ بە هەر میزان فشار لەسەر خەڵکی کوردستان کەم بێ لەسەر ئێمە کەم بووە لەسەر حیزبەکان کەم بووە پس کەوایە مەسئلەی هاوکاریکردن بۆ کۆمەڵە و ئەوەندەی کە من لێشم حاڵی بوو ئەم بینە بۆ بەشێکی زۆر لە حیزبەکانی دیکەش مەسئلەیەکی جدی بووە کاری بۆ کراوە هەنگاوی بۆ هەڵدراوە لە بینمانە بەرنامەهای جۆرا و جۆری عملی بۆ کاری هاوبەش ڕەدەڵ و بەدەڵ کراوە لە فاصلەی یەک دوو مانگی ڕابردوودا ئەمن ئومێدەوارم ئەوە بە نەتیجە بگات چونکە شەرایەتەکەش ئەوەمان لێ دەخوازێ ئاڵ و گۆڕەکان سەریعن وەزئی مەنتەقەکە لە وەرچەرخاندایە دوژمنەکانمان خەریکن خۆیان زیاتر پەلەقاژەیان پێکەوتووە هەر بەعید نییە بەیانی جمهوری ئیسلامی داوا بکە بڵێ لە حیزبێک ژێربەژێر لەلایەنێک با دانیشتین مزاکرە بکەین هەڵوێستمان نیسبەت بەوە چ دەبێت کۆمەڵە وتوێتی ئێمە یەکێ لەو خاڵانە ئەوەیە کە دانیشتنی یەکلایەنە لەگەڵ کۆماری ئیسلامی دەبێ متەوەقف بێت ئەگەر سبحەینێ لایەنێک لە پارلمانی ئێران ناوتیان ئەوە ئێمە ئەوە کە ئێستا باخسەلی کێوکێ لە تورکیە بۆ فێڵبازی خەریکن دەیکەن شتێکی وهاتە پێشەوە هەڵوێستمانە بێت چی بێ لەسەر مەسەلەیەکی وە ئەمانە گشتی مەسائلێکی گرێیە مەسائلێکی گرنگە و حەقوا هەیە خەڵکی کوردستان خاوەنی ئەو بزوتنەوەیە ئێمە ناتوانێت لە خەڵک شارینەوە دەبێ حقیقەتەکانیان پێ بڵێن بەڵام ئێستا کە ئەم باسی هاوکاری وانێک کە پرسیارتان کردو هەیە من نامێ واردی وردەکاریەکانی ببم دەمەوێت بڵێم کە بڵام خەتەرەکان چییە بربەستەکان چییە ئەگەر وریانەبین چی دەقەومێ هیچ بەعید نییە سبحەینێ هەر لەو ڕێگایەوە جمهوری ئیسلامی بیەوێ ناکۆکی و کێشەیەک و شەڕێک بخاتە بینی حیزبەکانەوە کە تاریخیشی هەیەوانە لە هەموو بەشەکانی کوردستانە بنابەرینەوە مهمە خاوەنی ئەم جنبشە خەڵکە حیزب بەشێکە لەو خەڵکە حیزب ناتوانێت جیا لەو خەڵک بێت ئەگەر حیزبێکی دڵسۆز بێت ئەگەر تەشکیلاتێکی دڵسۆز بێ و لە خزمەتی و خەڵکەدا بێت کاک حەسەن ئاماژەت بۆ زۆر شتێکی باش کرد ئەم بربەستانە دەبێت لا بچێت ئایا پێم باشە بزانم دەتوانن بڵام بم پرسیارە بدەنەوە ئەم بەرژەوەندیانەی کە بەرژەوەندەکان حیزبین شخصین ئەم بربەستانە چین خۆ دەبێت کارێکی بۆ بکرێت تەواوی بەرژەوەندەکان بچێتە سەر بەرژەوەندی خەڵکی کوردستان دەزانی کۆمەڵێک شتن یەکدانە نییە سەرم بەرژەوەندی جیاوازی ئێمە لێ بگەڕین بەرنامە و استراتیژی ئێمە لایەنێکین کۆمەڵە جەریانێکی کۆمۆنیستە شاراوە نییە هەموو کەسێک دەزانێ ئێمە بۆتە سەڵاتدارەتی کرێکار و زەحمەتکێش و جامعەیەکی سۆسیالیستی تێکۆشین کە پێمان وابێ ئەوە جواب دەرەوەیە هەر دوێنێکەی گوێ لە قسەکانی ترام بگرن 100 دانە قەراری ئیمزا کرد سێ چوارێکیان وەحشەت ناکە ئەمریکا لە قەراردادی پاریس کە قەراردادی ژینگەی هاتە دەرەوە ئەمریکا لە مەسئلەی سازمانی بێهداشتی جیهانی هاتە دەرەوە کە یەکێک لەو لایەنانە بوو کە زۆرترین بودجەکەی پێدا ترامپ کردی بە بڕیار ئەو خانەوادانەی کە لە ئەمریکایە مهاجرن خارجین منداڵەکانیان لەوێ لەدایک دەبێت ئۆتۆماتیکەن ئەگەر دایکیان یا باوکیان ئەمریکایی بن دەبوون بە ئەمریکایی یا لە سوێد هەیە لە ئەڵمان هەیە لە وڵاتانی تر هەیە ئەوانەی هەڵوەشاندەوە ئێستا زۆر کەس دڵی بەوە خۆشە کە ترامپ هاتووە لە جمهوری ئیسلامی بدا جمهوری ئیسلامی بڕوخێنە چی بکات چینەکەەوە بەرژەوەندی خۆیانە بەڵام لە مقابلی وەحشیگەریەکی ئاوادا تەنیا بەدیلێکی لە ئاستی جیهانیشدا سوسیالیستی چەپ ئازادی خواز دەتوانێت ئالتەرناتیو بێ
لە کوردستانیش عینیشتی ئەو مەسئلێ لە ئێرانی شاشتی وایە لە ئێرانێکا کە 45 ساڵە جمهوری ئیسلامی دڕندانەترین بەرنامە و سیاستە باتە پێشەوە کێ لە پشتی بووە ڕاستە خۆ خەڵکی ئێران اشتباهیان کرد ڕەئیاندا بە جمهوری ئیسلامی لە سەروبەندی ڕاپەڕی نین اشتباهیان کرد ڕەئیاندا بەوەی کە ئاو ناکەی جمهوری ئیسلامی کوردستان لێ دەرکەی باقی شوێنەکانی تری 89% وتی کوردستان وتی ناکەی کوردستان بردیەوە بەڵام لە دڵی ئەو وەزیەتەدا دەڵێم ئەلترناتیو لە نظر ئێمەوە ئەوەیە کە جامعەیەکی ئینسانی ببێ کە جامعەیەک بێ کە ئامانجهای خەڵکی لە مافی دیاریکردنی چارەنووس و لە بەرابەری ژن و پیاوە لە هەمووی ئەوانە قەدەمهایەکن لە نظر ئێمەوە بۆ کۆمەلگایکی سوسیالیستی بەڵام بە هەمووی ئەوانەوە بۆ ئێمە هاوکاریەکەین بۆ ئەوەی کە ئێمە نامانەوێت دڵۆ پێ خوێن لەسەر بیر و باوەڕ لەسەر ئیدۆلۆژی جیاواز لەسەر بەرنامەی جیاواز لە جامعەی کوردستانە بڕێت ئێمە دەمانەوێت خەڵک ئاگا بێ خەڵکی ئاگاشتی خراپ بەسەر یاکەم تێپەڕە بێ زۆر شت لە نائاگاهی و لە ناسازمانی و لە ڕێک نەخراوبووندایە با حیزبەکان بێن خەباتی مەدەنی بکەن بەیەکەوە با من و 5 دانە حیزبی دیکە ئێمە نوێنەری ئێمە لەگەڵ 5 حیزبی دیکە لە مەیانی ئەقباڵی سنە لە چوارچرای مەهاباد لە هەڵۆی سەقز هەر کامێکمان 10 دقیقە وەختمان پێ بدرێ قسە بکەین خەڵک انتخاب بکە ئەوە ڕێگا چارەیە نەگەوەی بە چەک بیبڕینەوە لەگەڵ یەکتریە نەگەوەی کە بە سەدان خانەوادە داغدارکەین بە خاطری ئەوەی من ناڵم فلان حیزب لە کوردستانە حزوری ببێ ناڵین فلان کەسی دیکە بێتە ئێرە ناڵین لە فلان پارچەی ترەوە ببێ دەبێت لە دەوری ئەوانە تەواو بووە پس ئێمە ئەو جیاوازیانەمان هەیە بەڵام ئەو خاڵە هاوبەشانەی هەیە خاڵی هاوبەشمان لەسەر مەسئلەی ئیدارەی کوردستان لەسەر مەسئلەی مافی دیاریکردنی چارەنووس لایەن هەیە مەسەلەن دەڵێت ئێمە تەرەداری مافی دیاریکردنی چارە فقط ئەوەندە دەڵێ مافی دیاریکردنی چارەنووس بەڵام ئیدامەکەی ناڵێت مافی دیاریکردنی چارەنووس تا پێکێنانی دەوڵەتی سربەخۆ و جیابوونەوەش بۆچی ئەوەی تری ناڵێ لەبەر ئەوەی کە لە شوێنیستە ئێرانیەکە دەترسێ لەگەڵ یا هاوپەیمانە لەگەڵ یان نزیکە لە ئەنواعی کۆڕ و کۆمەڵا هەیە دی قبول ناکە جاکەوایە من دەڵێم کێشە ئەسلیەکانی ئێمە لە جێگای خۆی با ببێ لە ناو خەڵکە حەلیکەین بەڵام بۆ ئێستا هاوکار بین نزیک بین هەر ئەو کارێک بۆ بەیانی کردومانە ئەو حرەکەتانەیە کە ئێماتوانێت لە یەک نزیکاتەوە ئنا لەسەر هەندێک شت کە ممکن نییە ئەلعانەکە ناتوانین لەسەریشان تەنانە قسەش بکەین زۆر دروستە کاک حەسەن ئەگەر کاری هاوبەش بێت بۆ شتێکی دیاریکراو ئەم قسانش دیارە کاڵتر دەبێتەوە دیارە هەر لایەنێک و لایەنێکی تریش خەتابار دەکات ئەمە شتێکی زۆر جارە مەسەلەن بەڕوو دەبێتەوە خەڵکیش ئەمە دەبیستن هەرچەند ئێمە نامەوێت ئێستا لەسەر خودی لایەنەکان قسە بکەین زۆرم پێ باشە لە بەرنمەیەکی تردا لەسەر ئەمە باس بکەین و بربەستەکان چین و کەمێک ورتر برینەوە لەسەری بەڵام بابینێ سەر خودی مانگرتنەکە کاک حەسەن ئەم مانگرتنە بە قەولی بۆ خۆتان کتت زۆر جیاوازە جیاوازیەکەشی یەکێک لە جیاوازەکانی ئەو بوو پێش ڕووداوەکە پێشەوەی کە بەکردەوە دەربێت ئەم حیزب و لایەنانە کۆدەنگیەکیان پێکێنا و زۆر زۆریش پێویست بوو کاردانەوەی ئەم مانگرتنای ئەم جارە چۆن دەبێت بۆ خەڵک و چۆنیش دەبێت بۆ دەسەڵات من پێم وابێ بۆ هەردوو لا بە یەک معنە تەعین کنندەیە بۆ دەسەڵات بە یەک معنە ئەویش ئەوەی کە زیاتر لێ حاڵی دەبێت کە لە کۆمەلگای کوردستانە ئەگەرچی لە مێژ بووە هەر لە بە باوەڕی من جمهوری ئیسلامی هەرگیز لە کوردستانە پێگەی نەبووە ئەوەی کە جمهوری ئیسلامی لە کوردستانە حاکمیەتی پێکردووە خۆشەویستی نەبووە ئایدۆلۆژیەکەی نەبووە مەسئولەکانی و ئوستاندارەکانی و چی ئەوانەی نەبووە ئەو پینۆپەڕۆیانە نییە کە ئەمڕۆکە دەیکا و ئەو ئوستانداری کوردمان داناوە بۆ سنە 100 دانە ئوستانداری کورددا بنێ بەڵام کە اختیاری نەبێت وەکو ئابدارچیەک وایە کە خاتەمی وەختی خۆیوتی من ئابدارچی بوو لە خەریک باش خامنەی کوردیش نەبوو لە کوردستانیش نەبوو ئەوان فریبی یا مەسەلەن فلان کەسێکی ئەنداناوە شارەدارێک یا فەرماندارێکی ئەنداناوە بۆ فلان شاری پاوەنە و سو نازانم کوێ چی ئەوانە بکەن ئەوە فلان دەرسیش قەرارە ئاغاین کە ئاغای ڕێزەمور بە کوردی قساکە ڕێزەموری عێراق کووردە بەڵام ئێستەش خەڵکی ئێرە بودجەکەیان بە ئەندازەی کافی پێ نادرێت چەندین وەزیریان هەیە جێگری سەرۆک وەزیر کووردە نیوەی پارلمان بەشی زۆریان کوردن بەڵام وەزیان چۆنە ڕفراندۆمێکیان کرد بزانە چیان بەسەر ئەوە ئەوان فریویە کە جمهوری ئیسلامی دەیکا وە کەسانێکیش کە خەریکن تەبلیغ بۆ ئەوە ئەوان فریوی دەکەن و خۆشیان هەڵدەبژێرن بۆ گیرفانیان و بۆ مەسلحەتە مادیەکانیان و ئەوانە
بۆیە بۆ جمهوری ئیسلامی ئەم مانگرتنە سەرکەوتنی ئەم مانگرتنەوە کۆدەنگی ئەم مانگرتنە زۆر گرینگە ولی حاڵی دەبێت ئابە و کینە و پەڕۆیانش کە خەریکە لە کوردستانە دەیکات خەڵکی کوردستان هەر نایانەوێت ئەگەر تا ئەو ڕۆژەی جمهوری ئیسلامی لە کوردستان نابێت تا ئەو ڕۆژەی دەسەڵاتی لە کوردستان نابێت خەڵکی کوردستان جمهوری ئیسلامی نایە بۆ ئەوان بۆ لە حەزەوە مهمەکە ئەو بێگانەیجیەی خۆی دوای ئەم ئیسلاحاتانەش کە بە ئێستا خەریکە دەیکا لی حاڵی دەبێت لە دوای هاتنی پزیشیان و ئەوەی بۆ خەڵکی کوردستان مهمە کە لە دڵی تەحولاتێکی سیاسی کە خەریکە دێتە ئاراوە لە دڵی ئەم تەحولاتەدا کۆدەنگیەک دروست دەکات کە بۆ بەیانی خامکە کا بە چاوی حیزبەکانە دەڵێ من بووم لەناو قورگی شێرە ڕاوەستام دیفاعم لە سیاستەکانە کرد تۆ بۆ دنیە بەیانی بی بە ئاغا باراسەری من بۆ نییە بە چەکۆڵتیتە سەر ماڵەکەم بۆ نییە بڵێ من حاکمم لە کوردستانە حاکمیت ئەمری منە سینگی ئەنێ بە پێشەوە دێتە بەرەوە کەس ناتوانێت پێی بڵێ نەخێر حاکمیت حیزبەکەی ئێمە ئەکسەرێتین لە فڵان شاراوی بڵێ من ئەکسەرێت من لە فڵان جێگای ترە نە ئەکسەریت منم خەڵکم جەماوەرم بەو لە حازێشەوە تەمرینی دێموکراسیشە لە عینی حاڵە ئەم یەکگرتوویە هەوێنێکە بۆ ئەشکالی تری مبارزەمان لە داهاتوودا ئەحساب زۆر جار وتراوە مەدرسەی خەباتی جۆرا و جۆرە بۆچی ئەتسابەکەین بۆچی بۆ ژیانی ئەو دوو نەفەرە نەجات دەین بەڵام دنیایەک کشتی تر لە دڵی ئەم ڕووداوای دێتە پێشەوە پرسیارمان بۆ دێتە پێشەوە ئەرێ بۆم دوو نەفەرێ ئەدامەکەن ئەرێ چیان کردووە ئەرێ 15-20 زیندانی سیاسی چەند نەفەر لەوان هەرێستا بڕیاری ئەدامیان لەسەر لە شاریستنەیە لەسەر چی ئەمانە چیان کردووە چی گوناحێکیان کردووە ئەو خەڵکیان بۆچی کوشت ئەو ژنەتێ کۆشەرانی دیکار لە زیندانی شاریستنەیان لە هاجری سعیدی و کێو دیکەەوە ئەوانە بە خااتری چی ساڵێکە ڕاگیراوە منداڵێکی 15-16 ساڵەی لە مەدرسەیە شەو ڕۆژ خەوی لێ ناکوێت لە بەردایکی ڕفیقی سەلیمی لە بەرچی حکمی ئەدامی پێدراوە دەیان چهرەی ئاوە ئینسانی خۆشەویست محبوب تێکۆشەرمانەیە لە جامعی کوردستانە عوسمان ئیسماعیلی بۆ دەیبەن بە بیست عملی دیکەی دەبێت و بێتە دەرەوە نەتوانێت ژیانەکەی خۆی ئیدارە بکە لەسەر چی واکەنەوە خەڵکە ئەمانە دەبێت بە پرسیار بۆ خەڵکە بۆ ئەعدام لەسەر بیر و باوەڕ خراپترین ناحەزترین نائینسانیترین ڕەفتارێکە کەسێک بە خااتری بیر و باوەڕەکەی بکوژێ کوردستانی ئازادی سبحینێ هیچ بنیادەمێک بە خااتری بیر و باوەڕ نابێ بگیرێ نەتەنیا نابێ بکوژرێ نابێ بچێتە زیندان نابێت لێکۆڵینەوەی لێ بکرێت ئیسلامیە سوسیالیستە کۆمونیستە دموکراتە ئازادی هەرچیەکە لیبراڵە من لیبراڵم کەسێکە توانێت پێم بڵێ بۆچی لیبرالی بیر و باوەڕم ئەوەیە کۆمۆنیستم بە تۆچی بۆچیە پێت خراپە مبارزەی فکریم لەگەڵ بکە لە بەرنامەکە ماسەحانی ڕێیم پێمەدا بەڵام ناتوانیم بخەیتە زیندانەوە بۆ کوردستانی دواڕۆژ کوردستانەکەوێ بە دوور لەوانە بۆیە بەو لە حازەوە خەڵکی کوردستان بیرەکەنەوە گەر یەکگرتوو بن چێ دەستکەوتێکیان نەبێ چه حرەکەتێکی گەورە ئەتوانن بکەن تماشا بکە بزانە ڕۆژاوە لە 2011 تا ئێستا خەباتی چەکداری دەکات تەبعاً لەباری بەڵام پیان تەحمیل کردووە لە بەرابەر دوو هێزی ناتۆدا ڕاوەستاوە 4,000 نەفەری غەیرە کورد لە ڕۆژاوە خۆی بە کوژداوە کاگەمیر بۆ کەسانەی کە پیان وایە هەموو شتێکەر ئەوە خۆمانین و کوردەکانین و فڵانین و ئەوانە ئەگە بزوتنەوەیەک ئازادی خوازانە بێ خەڵک ڕوت تێکە دێن پشتیوانی لێکن خۆیانت بۆ بکوشتەدەن 58 لە کوردستان نەوا بوو بە سەدان کەس لە خارجی کوردستان و لە شوێنەکانی دیکە شوهاتن و لەگەڵمان بوون فواد عەرەب کەس دەبیری ناچێ یەکێ لە باش خوزستانی بوو یەکێ لە باشترین فەرماندەکان و لێزانانی نظامی بوو کە لە فلستینی ئەو کاتە کە فلستین ڕەنگوبۆیشی تری بوو ڕەنگوبۆی حماس و ئێستای سازمانی ئازاد بەخشوانەی نەبوو لەوێ دەورەی دی بوو هەر لە کوردستانە قارەمانەتی نوان نەخۆی و زۆر شتی دیکە بنابەرین ئەمە ئەبێ بەو دەرسە بۆ یەکگرتووی دەبێت بە دەرس بۆ دوا ڕۆژ دەبێت بۆ ئەوەی کە دژمن بە ئاسانی نەتوانێت زەفەرمان پێبرێ ئەو مانگرتنە ئەوە خاڵە گرنگەکانێتی بە باوەڕین زۆر باشە کاک حەسەن ئێمە چەند پرسیارێکمان بواتووە سەبارەت بە خودی ئەم مانگرتنی بانی منم چەند پرسیارە ئاراستی بەڕێستان بکەم دواتریش ئەگەر کاتبوو من یەک پرسیاری دیکەم هەیە بەڕێزێک نووسیوێتی چی بکەین فشار و قورسایی مانگرتنی گشتی نەکەوێتە سەر بەشی هەژارەکەی کۆمەلگا کە زۆر جار بەشی بازاڕیەکانیشی بووە ئەم چین و توێژە جیاوازانە دەبێت ئەمانیش بەم مانگرتنەوە پەیوەست بن دەبێت چی بکرێت ئەو مانگرتنە تەنیا بۆ بازار نییە ڕاستە بازار شاکلیلی مانگرتنە چونکە بەرچاوی کە جوڵە و تەحەڕۆکەکە دروستەکە بازارە خەڵکە چێ نانەکرێ ئاوەکرێ خۆراکە کرێ گۆشتە کرێ هەرچی کاگەر وستە بەداخەوە زۆرێک لەوانە بۆ بە ئارەزوو
بەڵام بازار شوێنی جوڵەی خەڵکە وەختێک کە بازار داخرێت شار داخرێ تاقیەکەی شەقامە و تاکسی و دێ و دەڕوات و یا سیارەی تر ئەوانە بۆیەکانی بازار ئەسلی مەوزوعەکەیە بەڵام معنای ئەوە نییە کە خەڵکی دیکە مەسەلەن ئەو کرێکارانەی کە لە ناوەندەکانی کارەکارەکەن ئەو مەدرسەکان ئیدارەکان بانکەکان دانیشگاکان هەمووی ئەمانە ئەو بەخۆ بانگاواز فقط بۆ بازار نەکرا بانگاواز بۆ هەمویان کراوە بەشێکیشی لە کاری بازار کە ئەو ڕۆژە تحتی لەکرێت بە تایبەت بازاڕیانێکی فەقیری کەم دەسەڵات حەق وایە ڕۆژی دواتر خەڵک هەتا تەنانەت بەشی زۆری خەریدەکەیان لای ئەوان کەن جوبرانی کەنەوە بۆیان ئەو زەحمەتە پێوەیان دیار نەبێت وە بتوانین ئەوە بکەیت بنابەرین ڕووی ئێمە تەنیا لە بازاڕیان نییە لە هەموو توێژە جۆرەکانی کۆمەلگایەکە لەو مانگرتنەدا سبحینێت لە ماڵۆ بن ینی شەقام ئەبێ مەسەلێکی کوردیە دەبێت پەپووی تێدا بخوێنێ دەبێ ئاوای لێبێت ئەوە ینی مانگرتنێکی سەرکەوت کاک حەسەن ئەمڕۆ ئەم پرسیارە چەندین جار هاتووە پرسیارێکی زۆر گرنگیشەوە لە جێی خۆیەتی من بۆ خۆشم زۆرم پێ باش بۆم پرسیارە بەڵام کات نەبوو بەڕاستی لە میوانەکانی دیکە بپرسم دیارە بۆ هەر مانگرتنێک یا حسابێک خەرجی هەیە مەسەلەن بۆ دروشم نووسین بۆ ڤێنە بۆ فیلم یا بۆ ئەو کەسانی کە دەگیرێن حتا بۆ بەشی هەژارەکەی کە ئێمە ئێستا باسمان کرد باسی لە سندوقی ماڵی ئاعتساب و مانگرتن کردووە کە دەڵە زۆر گرینگە دەڵێ دەبێت چی بکەین لە شارەکان و شارۆچکەکان سندوقێکی ئاوا پێک بێنن و تەرخام کرێ بۆ کەسانی کە دەگیرێن یا بۆ کەسانی کە هەرو جۆرەی کە مکتم مەسەلەن دروشم دەنووسێت یا ئەو احتیاجی پێویستی بەو شتانە هەیە کە دیارە ئەمانە هەموو پوڵی دەبێت ئەم سندوقە چۆن دەبێت پێک بێت ئەمە زۆر گرینگە دەزانی ئەو سندوقە ئەزمونێکی غیرە کوردستانی و غیرە ئێرانیشە ئەزمونێکی جیهانیە ئەزمونێکی بزوتنەوەی کرێکاری ئینگلیستانە وەختێکە لە ساڵی 1830 ئەوانەوە پێش تەنانەت مانیفیست و پێش ئەوەی کە مارکسیش بێ بە کۆمونیست دەستیان کرد بەو خەباتە سەربەرزانەیە لەو کاتەوە ئەوان ئەو سندوقانەیان دانا بۆ یارمەتی بە کرێکارەکان و دواتر ئەمە پەلی کێشا بۆ شوێنەکانی دیکە بۆ ناو بزوتنەوەی خوێندکاری هەتا بۆ ناو بازاڕیان هەتا دوای ئەوەیشە لەو شتانە بوو بۆ اتحادیای کاریگەری سندوقهای ئەندامەتیان دانا کە لە سندوقی ئەندامەتیەکەیانە ئەوان هەر ساڵێک مانگانە مەبلەغێک دەجێڕنەوە تێک کرێکارانی احتسابەکەن لە بەشێکە و دەوڵەت حاضر نییە پوڵیان پێبا بۆ احتسابەکەیان بشکێنێ خۆیان یارمەتی احتسابیەکانەکەن بنابەرین ئەم تەجروبەیەکی زۆر سەرکەوتووە و خودی سەرمایه‌داریژەوەی هەیە بانکی جیهانی چییە سندوقی نێونەتەوەی دراو چییە بانگەکان چییە نازانم لە ئەمریکادا وەختێکە ئەو بحرانە گەورەی ساڵی 2008 هات چێ بانگەکانی ئەمریکای نەجاتە دەوڵەت نەجاتیدا ئەو سەرمایە عەزیمانە خرای اختیاریان بە تریلیۆن دلاریان کرد بە قوڕی بانگەکانە بۆ ئەوەی کە اقتصادی ئەمریکا لە وەرشکستەجی لەو بحرانەی کە تووشی بووە نەجاتی بدەن بنابەرین سەرمایەدارەکان سندوقیان هەیە ئەوەی کە دەمێنێتەوە خەڵکی کرێکار و زەحمەت کێشە بۆ ئەم اعتساباتش هەر لە سەطحی شارە زۆر جاری وا هەیە مەسەلەن ئێوە هەر ئەم بەینانە پێم وابێت لە بۆکان بوو ماڵێک سووتە من سەحنەکەیم بینی کە بڵاویان کرد بۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە خەڵکێکی زۆر کۆبوونەوە وتیان ئەم هاوڵاتیەمان ئەم هاوڕێیەمان لە هەولێریش ئاوە ڕوویدا ئەم کەسەمان دوکانەکەی سوتاوە هیچی بۆ نەماوە ئیمکانیشی نییە کە بتوانە خۆی دروستی بکاتەوە ئەوە سوال نییە سوال فەرقی هەیە لەگەڵ ئەوە هاویاریە ئەوە کۆمەکە ئەوە هەرو کەسە بەیانی بۆ خۆی دەبێت بەیەکێک لەو کەسانی کە دەبێت بە ئەندامی ئەوستنوخانەوە گە دەرامەدێکی هەیە بە وەزیفەی خۆی دەزانێت بەشێکی بژێڕێتەوە بۆ ئەوە بنابەرین دروستکردنی ئەو سندوقانە زۆر گرینگە هیچ شتێکی نهێنیش نییە ئەوە دژی دەوڵەت نییە دژی نازانم فلان و فیسار و ئەوەش نییە بەڵێ ئێمە سنووقی هاویاریمان دروست کردووە گروههای کوونەوەردی هەموویان یا سنووقیان هەیە یا دەبێ بیان بێ بۆ کارەکەی خۆیان جاری وایە دەچن بۆ شاخێک 2 ڕۆژ 3 ڕۆژ دەمێننەوە خۆ ناکرێت لەوێ دانە داوا بکەی کاکە نەفەر 15,000 بدە لە سندوقەکە خەرجی دەکات لاقی ئەندامەتێکی کە خۆیان داویانە یا کرێکارانێکە لە ناو یا هەر بەشێکی دیکە بنابەرینەوە زۆر گرنگە ئەو سندوقانەدا بمەزرێن لە شوێنی لە بازارە مەسەلەن بازاری تاناکۆرای سنە زۆر بەناو بانگە بازاری نازانم ناو بازاری سەقز لە زۆرم دیوە تەوان بەڵام شوێنایکی زۆر بەناوبانگ و گەورەیە لە دڵی ئەوانەدا دەکرێت لە دڵ دوکاندارە چکۆلەکانە دەکرێت لە معلیمەکان و کارمەندان و محەسڵین و دانیشتجویان و دانیشگایان و هەمووی ئەوانە دەکرێت بنابەرین سندوقی هاویاری سندوقی پشتیوانی شتێکی زۆر جێکەوتووە
و بە باوەڕی من شتێک نییە کە تەنانە ڕژیمێژ توانێت دەستی بەسەرا بگرێت لازم ناکات خۆ لەسەر خیابانێک دای بنین بەڵام هەر لە یارمەتی کۆکەینەوە بۆ ئەو فڵان دوکاندارەی کە دوو ڕۆژە دوکانەکەی مەسەلەن ئەگەر جاری وایە جارجارێت پلۆم پێکەکەن بۆی خەڵک ترسێنن بۆ شتێکی ئاوە بەنابەرینەوە زۆر زەرورە زۆر پێویستە و من داواکەم کە لە هەموو شارەکان ئەو سندوقخانە هەر لە ئێستەوە سندوقی هاویاری لە گروهای کوونەوەردیەوە لە گروهای دانیش ئاموزیەوە لە خوێندکاریەوە لە کرێکارانەوە لە زیندانیانی بۆ خانەوادەی زیندانیانی خانەوادەی گیانبەخت کردووان لەناو خۆیانە ئەو سندوقانە دروستکەن بنەماڵەیە کە زەعیفن بنەماڵەیە کە ئیمکاناتی ماڵیان باش نییە لە مناسبەتێکە بۆنەیەکە جەژنێکە هەرچیەک خۆیان پیان خۆشە ساڵ ڕۆژی گیانبەخت کردوەکەیانە هەدیان بۆ بەرن یارمەتیان بکەن ماڵەکەیان خراپ بۆ شتێکیان بۆ دروست بکەن ئەسڵ پێویستیان بەوەیە کە ماڵێکیان بۆ بکردن یارمەتیان بۆ کۆکەینەوە ئەو کارە بکەین بۆیە ئەوانە شتێکی زۆر زەرورەوە هیوادارم ئەو سنەتە جوانەش وەکو یەکێکی کە لە سنەتە جوانەکانی کۆمەلگای کوردستان بێتە ئاراوە. کاک حەسەن باسی دانیشتجوت کرد من یەک پرسیارم ئەو خوێندەوار و دانیشتجوو مامۆستاکانیان ینی بڵین بەشێکی گەورە و گرنگی خودی کۆمەلگای کوردستانن ئەمان ئەم پامتان بۆ ئەم بەشە کە من ئاماژەم پێدا چییە بۆ ئەم مانگرسنی بەیانی کە زۆر گرنگیشن ئەم چینە ئەمە بەشێکی زۆر مهمن لە کۆمەلگای کوردستان توێژێکی زۆر مهمن توێژێکی ڕووناکبیرن توێژێکە کە لەگەڵ کتێب لەگەڵ زانست لەگەڵ علم ئەوەروەها بەشێکی لەگەڵ تەکنۆلۆژیا سەرۆکاریان هەیە ئەوانە ئاگداری ئەتساباتی گەورەی دنیایی هەن ئەوانە کتێبیان لەسەر خوێندوێتەوە لەوانەیە خۆیان کەسانێ بن کە بەدەیان مەقالەیان لەسەر نووسی بێ کاری توێژینەوەیان لەسەر کرد بێ بۆی ئەوانە توان ئەو ئەزمونانەی تری کە لەم نەولا هەیە وەک ئەزمموی سەرکەوتو منتەقلی کەن بە ناو کۆمەلگا ئەگەر مامۆستایەکی زانکۆیە ئەوە بۆ دانیشتوەکانی بجێڕێتەوە کە مەسەلەن ڕۆژی دواترە چێتە سەر کلاسەکەی بڵێ مەسەلەن ئەزمموی ئەتساب لە ئیسپانیا چۆن بووە لە ئەمریکا چۆن بووە لە چین چۆن بووە لە فڵان وڵاتانی مەراکش و کوێ و هەموو وڵاتانی دنیا بەو ئەزمونەدا ڕۆیشتووە انقلابی رووسیا بە ئەزمموی ئەترازات و ئەتسابات وانەدا ڕۆیشتووە بە زۆر شوێنی دیکە بنابەرینەوە کارێکە کە ئەوان دەتوانن ئەو ئەزمونانە بجێرنەوە کارێکی تریژەوەی کە خوان توان بەشداری فعال بن تێدا لە تەرحی داخوازەکانیان لە بە خەڵک بڵێن کاکە بەیانی هەر ئەم شەوەکە بە هزار ڕێگا هەیە بۆی کە نستەوە بووینەکان هیچێک بڵێن نەخۆشم ئەگەر فریان وەگەن ترسی ئەویان هەیە یەکێک نەخۆشە یەکێک مناڵەکەی نەخۆشە یەکێک هاتووە ماشوێنەکەی بەچی کەوتووە هزار ڕێگا هەیە کە خەڵک دەیدۆزنەوە بۆ ئەوانە بۆیە ئەم بەشە ئەتوانن ئاوڕۆشنکەرەوە بن ئەتوانین خەڵکی تر ئاگاکەنەوە لەسەر زەرورەتی مانگرتن لەسەر زەرورەتێکە دەڵێن ئەمە مەدرسەی ئینقلابە ئەتساب مەدرسەی ئینقلابە ئەوان ئەتوانن مدیرانی ئەو مەدرسەیە بن ئەتوانن تەوزیع بدەن بۆ خەڵکی دیکە کە چۆن ئیستفادە بکەن لەم شێوە و ڕەوشەی کە هەیە چۆن ئەمە خاصیەتەکانی چییە بەرگریکردن لە تەلەفاتی تێدایە ئەمە هاندانی خەڵک نییە بەیانی بڕۆن فڵان ئوستانداری ئاور تێبەردن حزبێکی نامەسئولی شێش دیوا دەڵێت یا کەسانێک کە دەنگیان لە جێگایکی تێرەوە دێ لە دەرەوە دانیشتووە ڕۆژانە بڕۆنەوە بڕوخێن بڕۆن ئەوە تێک بدەن بڕۆنەوە ئاور تێبەردن خۆشی جێگاکەی گەرم و نەرمەوە فەرمان سادرەکە خۆ حزبێکی مەسئولیا ئێمە حدەقل ناتوانین ئاوابینەوە قسانە بکەین ئەوان دەتوانن ئەو ئەزمونانە بجێرنەوە و خۆشیان بەکردەوەی دەربێنن بە باوەڕی من هەردوو ئەرکەکە مهمە ئەوان توانن بەڕێوەبەری ئەو دوو ئەرکە گرنگە بن. کاک حەسەن بینەرێکمان باسی ئەوەی کرۆ دەڵە کاک حەسەن باسی ئەم ترساندن و تۆقاندنی لەلایەن هاوکارانی ڕژیمەوە کردووە دەڵێ لە هەر مانگرتنێکدا ژمارەیەکی کەمی هاوکارانی ڕژیم یان نزیک بە ڕژیم هەروە کاک حەسەن باسی کرد حەوڵ دەدەن خەڵک تووشی جیاوازی و دڵساردی بکەن قسەی کاک حەسەن ڕوو بەم کەسانە چییە؟ زانی با من ئەز شتێک باسکەم کە لەم ڕۆژانەیە لە شاری سنای خەریکە جەماعەتێک کاری بۆکەن هەر یەک ڕۆژ لەوە پێشتر کە باسی ئەم مانگرتوشتانەی شاتوەتە پێشەوە چەند نەفەرێکیان بان کردووە لە شوێنێک بە ناوی هوتێل فەرهەنگیان ئەمە معلوماتی وردمان لەسەر ناوەکان هەیە لەسەر کەسەکان هەیە پەیوەندیەکان ئاگدارین لە سێڕای شاڵمانە لە شاری سنە بانگیان کردوون و قسەیان لەگەڵ کردوون و هەر لە ئێستەوە هەر لەسەر ئەمە کە دژاتی ئەم مانگرتنە بکەن وهروەها قسەیان لەگەڵ کردوون هەر ئێستەوە بۆ نەورۆز وەرن ئێمە بۆ خۆمان جامانەتان پێدەین گوڵی سوورتان پێدەین ئاڵای سوورتان پێدەین جلوبەرگی کوردی بکەنە بەرتان ئیجازەتان پێدەین ینی دانەوێت تەفرقەیەک و ناکۆچیەک لە نێوان تێکۆشەرانی شاری سنە لە ڕێگای ئەم کەسانەوە دروستکەن
ئەمانە کە کەسی زیندانی سیاسی تێدایە بەڕێزش لە شاری سنەوە پرسیاری کردووە کاک حەسەن ببوورە بڵێ کەسانێکی تێدا لەگەڵ خالیدی بابە حاجیان و ئەحمەدی شعبانی و عمەری فەیزی ئەوانە دەناسێت دەزانێت ئەوانە حازر نەبوون سەریان بۆ جنایەتکارەکانیان دانەوێن بەڵام بە مەتەی بڕقیدایان لە لاقییان و لە مێشکیان و گیانیان بەخت کرد ئەمڕۆکە بۆ کەسانێک کە بەخۆیان بڵێن تێکۆشەر بەخۆیان بڵێن دڵسۆز بچن لەگەڵ بەرپرسانی ئیتلاعات و سپا لە سێڕای شاڵمان و لە هوتێل فەڕەنگیان لار جێگایکی کە دانیشت و چای و قاوەیان لەگەڵ بخۆن و کەبابیان بۆ بێن ئەوە شەرمە ئەمانە دڵسۆزی خەڵکی ئەو شارە نین ئەوانەی کە بانگیان دەکەن بۆ ئەو نەوع دانیشتانە ئەمانە هەر ئەو کەسانە لەم لاولا قسە لەوە دەکەن کە کاک فواد هەڵەی کرد کە بڕیاری مقاومەتی بە خەڵکی کوردستاندا کۆمەڵە هەڵەی کرد شەڕی 24 ڕۆژەی شاری سنەی کرد و زۆر شتی تری ئالە و بابێت ئەمە ئەدەبیاتی جمهوری ئیسلامیە پێم خۆشە بڵم کە خەڵک ئەمانە بناسن ئەمانە ئەگەر 1000 ڕابردووی باشیشیان ببێت کاکیشیان لێگەڕنەوە دانێن بۆ جەلالی زادە کە پیاوی جمهوری ئیسلامی بووە نوێنەری مەجلیس بووە خزمەتی بەو ڕژیمە کردووە بە قەولی خۆی شەهیدی بۆدا ئەو ئەرکی ئێوە نییە ئەگەر تێکۆشەری ئەو شارەی ئەگەر دڵسۆزی ئەو شارەی ئەگەر بنەماڵەی شەهیدی ئەو شارەی ئەوە ڕێگایەت هەڵەیە خەریکی دەڕۆی نابێ و کارە بکەیت ئەوە لەتمە لە دڵی ئەو بزوتنەوەی دەدا بنابەرین بۆ کەسانەی کە خەریکن دڵساردی دروستەکەن بۆ کەسانەی کە خەریکن دەڵێن ئەوانە مەکەن دەبێت خەڵک لە بەرابەریان ڕاوەستی دەبێت بیان ناسێ دەبێ بزانن کە ئەمانە چێن و چیەکەن و ئەوانە مزافەن ئەوەی کە کەسیش بیهەوێت لەو ڕێگایەوە کە مەسەلەن تەفرەقە دروستکەن ئاڵۆزی دروستکەن خەڵکی کوردستان ئەوانە دەناسێ دەزانن ئەمانە چێن دەزانن چۆن جوابیان پێ بدەنەوە دەزانن ئەمانە بێئەتبار دەبن بۆی کانێ من داواکەم ئەوانە گەر کەسی دڵسۆزیان تایە هەتاکوونێ بێئەتبار نەبوون وەکو بە چاوی عواملی جمهوری ئیسلامی چاویان لێ ناکەن گەڕێنەوە داوێنی ئەو خەڵکە دەست هەڵگرن لەو نەوعکارانە دەست هەڵگرن لەوەی لەم لاوە بێن لە لەگەڵ بنەماڵی شەهید دانیشتن و لەو لاوسن لەگەڵ مەسئولین ئیتلاعاتی دانیشن ئێوە ناتوانن ڕابتی ئەو دوولایەنە بن دەبێت خەڵکی یا زەنگی یا ڕۆمی یا لەو بەربە یا لەم بەر جۆگەلەکە بە ناکرێەوە ئەوەی هیچ سۆزیشیان نییە کەمە چون دوای ئێمەش هاوکارم دێت خبرەکان بە ڕاستەوخۆ پێشکەش بە بینیران دەکات بەڵام من فریە یەک پرسیاری دیکە دەکەم ئەلبەتە زیاتری پرسیارەکان لەسەر ئەم هاوکاری زیاتری لایەنە سیاسیەکانە و من کوتم حتمما ئێمە باسەکەمان لەسەر مانگرستنی بەیانە ئەگەر لە هەفتەکانی داهاتوودا بێت ئێمە کاک حەسەن باگ دەکەین و لەسەر ئەم هاوکاری زیاتر و دوستیمانەوە زۆر جار ڕخنیەوەتان لەسەرەکە زۆر ینی گرنگی بە کوردستان نادن من پێم باشە کاک حەسەن لەسەر ئەمە حتمما لە بەرنامەکەیانی هەفتەکانی داهاتوودا بێن قسە بکەین بەڵام یەک پرسیار کە زۆر گرنگە ئەمە ئەمڕۆژ تقریبا سێومین پرسیارە بەڵام لە ناوەڕۆکدا وەکو یەکن دەڵێ ئەگەر لە شاری سنەوە کاک حەمەحسەین نووسێتی سێتی ئەگەر بە سەرکەوتنی ئەم بانگەوازە کە دڵنیام کە سەر دەکەوێت مانگرتنەکە گشتی تریش بوو بەڵام سەرڕای ئەمە دواتر کۆماری ئیسلامی ئەم حکومەی جێبەجێ کرد کە هیوادارم وانە بێت خەڵکی کوردستان دەبێت چی بکەن هەنگاوی بادی چییە؟ پرسیارێکی گرنگە ئەوە مانگرتێکمان ڕاگەاندووە بۆ ئەوەی کە بەر بەو جەنایەتە ئەگەر جمهوری ئیسلامی نەختێک عەقڵی تێدا مابێت کە زۆر جار عەقڵ لە جمهوری ئیسلامیە هەر نەبووە تاکوون ئێستا ببێ عەقڵی تێدا مابێت دەبوو ئەو کارەی نەکردا دەبوو تا ئەو بڕیارەمان هەڵۆشاندوێتەوە کەمەش ماوەتیان مانگرتنەکەمان ناکەینەوە خەڵکی کوردستان بەیانی حکمی لە سێداردانی ئەو دوو تێکۆشەرە هەڵۆشاوەتەوە دڵخۆشی و بچونە سەر کارەکانتان و ئەوە ناکەین بەڵام کە ئەگەر ئەوان ئەو تاوانەیان کرد بە باوەڕی من کێشەی خەڵکی کوردستان و خەڵکی ئێرانیش من پێم وابێ ئێستا بە ملیۆن لە خەڵکی ئێران لەگەڵ خەڵکی کوردستان دڵیان لێدا بەڵام جامعی ئەوەی کە تایبەتمەندی جامعی کوردستانە متاسفانە تایبەتمەندی جامعی ئێران نییە حزبیەت یافتە بێت چەپ و سۆسیالیستەیدا جێگە و پێگایکی کۆمەڵاتی بەرینیان ببێ ئەوانی ئەو وەزیەتە بەڵام ئەوە معنایەوە نیە وا دەمێنێتەوە لە ئەگەری ئاڵوگۆڕە لە ئەگەری پێکهاتنی دەورەهایەکی شۆڕەژگێڕانەیە کە 57 ئەزمونونەکەیمان هەیە 32 ئەزمموی هەیە شاریوەری 20 ئەزمموی هەمووی ئەوانە بێتە پێشەوە لە ئێرانە بە باوەڕی من جەرەیانی چەپ جەرەیانی ئازادی خواز کۆمونیستەکان دەور و نەخشێکی باش ئەگێڕن تێدا جا دەرەن حاڵ ئەوە بڵێم کە ئەوە دەبێت دوای دانیشینەوە قسەی لێ بکەین
بزانین ڕێگا حەلی دیکە ڕێگا چارەی دیکە چی دەبێت یەک مانگ وەختی خۆی کاکفوات بەتراز بە بوونی سپای پاسداران لە مەریوان خەڵکیان لە شار بردرێن ئەزمموی جۆرا و جۆرمان هەیە لە مقاومەتەوە یا ئەوەی کە مەسەلەن ڕخنە لە ئێمە ئاگیرێ کە تەوەجومان بە کوردستان نیە من فقط بە ئەو جملەیە وەکو جوابێکی کورد بڵێم تەلەڤیزیۆنەکەمان ناوی کۆمەڵەیە فەراخانەکەمان کۆمەڵە دەیدا بە کادرەکانی و هێزەکەی و هەمووی ئەوانەی بە کۆمەڵە بۆ اختصاص داوە نازانم مەسەلەن خەڵکی دیکە چیەکە بۆ کوردستان کە ئێمە نایکەن مزافەن ئەوەی کە ئێمە لە ئێرانە لەگەڵ شەریفترین بنیادەمەکانە خەریکین خەڵکی دیکە لەگەڵ شوێنیسترەکەی خەریکە کێو نامەوێت ئێستا کە خەریکی کارێکینین چینە سەر ئەوانە بەڵام بۆی ئەو ڕخنەیە لە جێگای خۆی نییە بەڕاستی ئەو ڕخی خۆی هەڵوێستێکی سیاسیە کە ئەگەر مەجال ببێ حتمما لە جێگایکی ترە لەسەری شخصاکەین و دەیژڵێن ئەس قەزا ئەوەی کە کۆمەڵە دەیکات دڵسۆزیە کاکە گیان کوردستانی عێراق تمەشا بکەن بڕیاری سربەخۆییاندا ئەو ڕۆکە ڕۆژتاوای هەڵەسێتێتەوە بۆ بەغا ڕۆژاوا تمەشا بکەن هەر لە دەورەی ئەسەدەوە پەیوەندیەکانی لەگەڵ دمشق نەبچڕان ئێستش دەڵێ ئێمە حازرین هێزەکەمان نێرینە ینی غەیرە ممکنە لەو شەراتەی کە ئێستا هەیە کوردستان بتوانێت بە جیا سیاست بکات بەو معنایی کە پەیوەندی لەگەڵ تاران ببڕێ بێ بە دەوڵەت ببێ بە شتێ پێما بێ ئارەزوی هەر کەسێکەیە کە دەوڵەتی ببێ بەڵام چناو دەوڵەتی و بخۆی مەسەلەی پس کەوایە مە لەو بابەتەوە کەممان نەیەناوە ئێستا لەوە بگەڕێن بەڵام هەنگاوی بەعدیمان هەرچیەک ببێ هەروەکو چۆن لەم تەلەڤیزیۆنەوە و لە ڕێگای بە هاوبەش حەولمان وەداوە دووبارە حەولی بۆ دەین و ڕێگاهای تری مبارزاتیشمان قەتدا نەخستوەداشی ناخین و ئەو کاتەی شەمووی ئەوانش بە ئاگداری خەڵکی کوردستان دەگەین زۆر سپاس دەکەم کاک حەسەن بەڵام ئەگەر دەکرێت بە کورتی چون ماوەی بەرنامەکەمان زۆر کورتمەوە ئێوە چاوەڕوانیتان و داواتان بۆ ئەم مانگرتنەی بەیانی ڕوو بە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان چییە کە ئەو هەمووی کە بۆ خۆشتان باستان کراماژتان پێدا جگە لە بازاریەکان بەشی ئیداریەکان حتا بڵێن دێهاتەکان و شارۆچکەکانیش بەم مانگرتنەوە پێوەستن وە گەیشتگرتر بێت پێشنیارتان چییە چاوەڕوانیتان چیوە داواتان چیە دەوڵەت بانگەوازی ئێمە یەک بانگەوازی کۆمەڵەی وەک خۆی بانگەوازی ئەو 5-6 دانە حزبەیە کە بەیەکەوە ڕاگەاندنماندا و بانگەوازی مانگرتنێکی گشتیە سبحینەیە گەر هەڵساین لە خەو دوکان نەکرێتەوە بازار نەکرێتەوە هیوادارم ئەمڕۆکە خەڵک بە ئەندازەی کافی خەریدیان کردوێ ممکنە لەو بینەدا کەسانێک پەیدا ببن کە نەختێ بترسنەوە دڵنیا بن لەوەی کە دوکانەکانتان پلۆمپەکەی بازارتان تەحتیلەکەی خۆتانە گرین ئەزمموی 7 دانە مانگرتنمان تا ئێستا هیچ کام لەوانیان بۆ نەکراوە هەتا سێبەری ئەو مانگرتنە بەرینتر بێ وەسیعتر بێ جەمهوری ئیسلامی هیچی بۆ ناکرێت بنابەرین هیوادارم بەیانی ئەوەڵی وەخت کە سویچی تەلەڤیزیۆنەکەمان کردەوە و بەرنامەی ڕاستەوخۆتان دەست پێ کرد بە خەبەری مانگرتنی ئەم شار و ئەو شار و ئەم گەڕک و ئەو گەڕک و بۆوانە تا ئەم وەختانەی شەو بیڕازێنینەوە و وێدەوارم خەڵکی کوردستان ئەمە ئەزمونێکی دیکەیە ئەمە نەوعێکی دیکە لە ئەتساباتمانە ئەم حرەکەتە فەرقیەیە پێشترە پێش ڕووداوەکە کەوتنە و بتوانین بەم حرەکەتەی خۆمان گیانی ئەو دوو نەفەرەمان نەجات بێ و گیانی دوو خوشکمان دوو کچمان دوو عزیزی خۆمانمان نەجاتدا بێ فەرق ناکە ئەمە ئەم وشترەی جەمهوری ئیسلامی لەبەر دەرکای هەموو ماڵێکا خەوتووە و زیاتریش دەخەوێ ئەگەر وریان نەبین بنابەرین بانگەوازی من هەر ئەوەیە کە ئەو مانگرتنە بە سەرکەوتووی بە سەرنجام بێت زۆر سپاس کاک حەسەن باست لە بەیانی کرد من هەر لێرە شەو بە بینەرانی عزیز بڵم کە ئێمە بەیانی سعاتی 11 دووبارە ڕاستەوخۆ لە خزمەتاندا دەبین و هەر هەواڵ و راپۆرتێک کە لە شارەکان پێتانگەش و زووتر بەدەست ئێمە بگەین کە ئێمە بتوانین لێرە بڵای بکەینەوە هەموو شارەکانی لێ ئاگادار بکەینەوە کاک حەسەن زۆر سپاس دەکەم بۆی کە بەشداریتان کردم هاوکاران و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵی شەوێکی وام ولای شەوێکی باش سەرچاو بەڵێ ئازیزان و خۆشەویستان پێیان هاتووە بەڵام زۆر بەداخەوە منەوە پەیامانە ڕادێگرم حتمما بەیانی لە بەرنامەی ڕاستەوخۆدا کە دووبارە دێنەوە خزمەتان پەیامەکان هەموو دەخێنمەوە زۆر دەستخۆشی لە هەموو لایەکتان دەکەم سپاسی و ئازیزانی کە پەیامی دڵگەرمی و دڵخۆشییان پێداین و ورایاندا بە ئێمە من ئێستا لە خزمەتتادا مەرەخەز دەبم و هاوڕێی هاوکارم تالب دێتە ئێرە و ڕاستەوخۆ هەواڵەکانی ئەم شەوتان پێشکەش دەکات لەلای منەوە کاتێکی خۆش
لرزانا اما لرزانا سودای لرزانا آری زنجیرو القلرزانا آری زنجیرو القلرزانا ڕاگەیاندنی هاوبەشی حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندانی 1403 هەتاویدا. کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازی کوردستان لە بارودۆخێکدا کە گرانی و بێکاری و نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری، خزمەتگوزاری و نەبوونی هەر چەشنە ئازادیەکی سیاسی بەربینگیان بە کۆمەلگای کوردستان و ئێران گرتووە. ڕژیمی ئێران لە بری وەڵامدانەوە بە ویست و داخوازیەکانی جەماوەر
شمشێری لە دژی زیندانیانی سیاسی لە ڕوو بەستووە و حکمی لە سێدارەدانی بۆ دەیان تێکۆشەری سیاسی لە کوردستان و سەراسەری ئێران دەرکردو. لەم پەیوەندیەدا و بەتایبەت بەهۆی مەترسی لە سێدارەدرانی پەخشان عەزیزی و ریشە مرادی پێویستە هەنگاوی خێرا و بەپەلە هەڵگیردرێت لە پێنا و ڕزگارکردنیان لە پەتی سێدارە. یەکێک لەم هەنگاوانەش بریتیە لە بەڕێوەچوونی مانگرتنێکی گشتی لە کوردستان. مانگرتنی گشتی و جەماوەری لە کوردستان بەردەوام وەک ڕێکارێکی بەرەنگاری مەدەنی لە کاتە هەستیارەکاندا بۆتە نەریتێکی جێکەوتوو لە کۆمەڵگەی پێشکەوتووی کوردستاندا. ئەمڕۆ کە لە بەردەم یەکێک لەو کاتە مێژوویانەداین پێویستە ئیرادەی جەماوەری لە بزوتنەوەیەکی شایستەدا خۆی نیشان بداتەوە بۆ ئەوەی پێش بە تراژدیایەکی دیکە بگرێت و گیانی کۆمەڵێک مرۆڤ کە هیچ کردارێکیان جگە لە خۆشەویستی خەڵک و خەبات لە پێنا و ئازادی و یەکسانیدا نەبووە لە پەتی سێدارە ڕزگار بکات. بێگومان ئەو یەکگرتوویەی جەماوەر کە لە شێوازێکی مەدەنی و ئاشتیانەدا خۆی دەنوێنێت دەتوانێت جارێکی دیکە هەروەک چۆن لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا کوردستان خاوەنی پەیامی خەبات و خۆڕاگری بۆ هەموو کۆمەڵانی خەڵک لە سەرتاسەری ئێران بوو دووپات ببێتەوە. ئەم حرەکەتە لە هەمان کاتدا بەدەنگەوە هاتنێکە بۆ ئەو زیندانیە سیاسیە تێکۆشەرانەی هەموو ڕۆژانی سێشەمەیەک لە زیاتر لە 30 زیندانی ئێران بە مانگرتنی بوێرانەی خۆیان درشتمی نابۆ لە سێدارەدان بەرز دەکەنەوە. ئێمە و ئەو حیزب و لایەنە سیاسیانەی کە ناومان لەم ڕاگەیەندراوە هاوبەشەدا هاتووە داوا لە هەموو جەماوەری تێکۆشەری کوردستان دەکەین کە ڕۆژی چوارشەممە 3 مانگی ڕێبەندان لە هەموو کوردستان لە مانگرتنێکی گشتی لە دژی حکمی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەشدار بن و هەروەها سەرجەم ناوەندەکانی کار بازاڕ و خوێندن دابخرێن. بەم جۆرە هێزی یەکگرتووی جەماوەر لە پێنا و دابینبوونی ئامانجی سیاسی و ئینسانی خێرادا نیشان بدرێتەوە. ئەم هەنگاوە پێشگیرانەیە دەرفەتێکە بۆ ڕزگارکردنی گیانی مرۆڤەکان و لە هەمان کاتدا ڕێگریکردنێکە لە تازیەباربوونی زیاتری بنەماڵەکان. باجارێکی دیکە نیشانی بدەینەوە کە کوردستان لە بەرامبەر هەر حکم گەلێکی نامرۆڤانەدا بێدەنگ نابێ و هەڵوێستی دەبێت. بژی یەکگرتووی و یەکدەنگی جەماوەری لە کوردستان ڕێکەوتی 30 بەفرامباری 1403 هەتاوی بەرامبەر بە ژانڤێی 2025 زاینی. پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی دێموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران. ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم بە شێوەی ڕاستەوخۆ لە خزمەتێوەی عەزیزدان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکان. پشتیوانی کارزاری نابۆ ئەعدام لە مانگرتنی خەڵکی کوردستان. ڕۆژی سێشەممە دوێ ڕێبەندان کارزاری سێشەممانەی نابۆ ئەعدام و کەمپەینی ڕزگارکردنی بەندکراوانی سیاسی و زیندانیانی مەحکوم بە ئەعدام لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆیان لە مانگرتنی گشتی خەڵکی کوردستان لە ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندان دووپات کردەوە. کەمپەینی ڕزگارکردنی زیندانیانی سیاسی و بەندکراوانی مەحکوم بە سێدارە هەروەها کارزاری سێشەممانەی نابۆ ئەعدام لە بەیاننامەکەیاندا ڕایانگەیاندووە کە ئەم مانگرتنە گشتیە بۆ ناڕەزایەتی دەربڕین لە ئاست حکمی ئەعدامی پەخشان عەزیزی و ریشە مرادی و دژ بە هەموو ئەعدامەکان لە ئێران و کوردستان بەڕێوە دەچێت. بەو بۆنەوە داوا لە هەموو خەڵکی کوردستان و ئێران دەکەین پەیوەست بەو کارزارە بن و گیانی چەندین ئینسان لە سێدارە ڕزگار بکەن. پاڵپشتی پلاتفۆرمی یارسان لە مانگرتنی گشتی خەڵکی کوردستان. پلاتفۆرمی یارسانانی کرماشان ڕۆژی سێشەممە دوێ ڕێبەندان لە بەیاننامەیەکدا پاڵپشتی خۆیان لە مانگرتنی گشتی خەڵکی کوردستان لە ڕۆژی چوارشەممە دەربڕی. لە بەیاننامەی پلاتفۆرمی گەلی یارسان داهاتووە کە پەخشان عەزیزی و ریشە مرادی دژ بە زوڵم و سەرپتی کۆماری ئیسلامی خەباتیان کردووە. وان نوێنەرایەتی دەنگی ئازادیخوازی و بەرابەری تەڵەبی خەڵکی ئێران دەکەن.
ئەو دوو ژنە تێکۆشەرە لە بەرامبەر سیستمی سەرکوتدا خۆڕاگریان کردووە و تەنیا بۆ مافی پێشێلکراوی ژنان خەباتیان نەکردووە بەڵکو بە نوێنەرایەتی لە ئیرادەی بەهێزی خەڵکی کوردستان و ئێران ڕوبەڕووی زیندان و سزای سێدارە بوونەتەوە. بۆ بۆنەوە داوا لە هەموو خەڵکی کوردستان و ئێران دەکەین پشتیوانی لەو بانگەوازە بکەن و پەیوەست بە مانگرتنی گشتی بن. پاڵپشتی ببورن پشتیوانی چالاکانی کوردستان لە مانگرتنی گشتی ڕۆژەی چوارشەممە. ڕۆژی سێشەمە دوێ ڕێبەندان کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی شاری سنا، مەهاباد، بۆکان، پیرانشار و کامیاران بە بڵاوکردنی وێنەی پەخشان عەزیزی وریشە مرادی پشتیوانی خۆیان لە مانگرتنی گشتی خەڵکی کوردستان لە ڕۆژی چوارشەممە دووپات کردەوە. بە پێی زانیاریەکان کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب بە بڵاوکردنی وێنەی پەخشان عەزیزی وریشە مرادی، سەپاندنی سزای سێداریان بەسەر پەخشان عەزیزی وریشە مرادی، ڕزگار بەیکزادەی بابامیری و دەیان بەندکراوی دیکەی محکوم بە ئێعدام محکوم کرد و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بەگشتی بوون. بەشداربوانی ئەو چالاکیانە پشتیوانی خۆیان لە بانگەوازی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دووپات کردەوە و داوایان لە خەڵکی شۆڕژێر کرد و ڕۆژی چوارشەممە پەیوەست بە مانگرتنی گشتی بن. ڕاگەاندنی ڕێکخراوی شۆڕشی ژنانە بۆ پشتیوانی لە مانگرتنی گشتی کوردستان. ڕۆژی سێشەممە دوی ڕێبەندان ڕێکخراوی شۆڕشی ژنانە لە ڕاگەیانێکدا وێڕای محکومکردنی حکمی ئەدامی پەخشان عەزیزی وریشە مرادی پشتیوانی خۆی لە مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەممە لە کوردستان دەربڕی. لەو ڕاگەیان نەداهاتووە ڕێکخراوی شۆڕشی ژنانە بە هەموو هێز و توانای خۆیەوە پشتیوانی لە مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەممەی خەڵکی کوردستان دەکات. ئەو مانگرتنە هێمای یەکگرتووی، خۆڕاگری و خەبات دژ بە سەرکوتی سیستماتیکی کۆماری ئیسلامیە. حکمی نامرۆڤانەی ئەعدام هەمان قەتڵی حکوومەتیە. خەڵکی کورد ڕۆژانە ڕوبەڕووی سەرکوتی وەحشیانە، ئەشکەنجە و بەندکران دەبنەوە و ئەبێ پاڵپشتی بکرێن. کوردستان ناوەندی سەرەکی شۆڕشی ژن ئازادی بوو و لە ساڵانی ڕابردووشدا بەردەوام پێشەنگی خەبات دژ بە دیکتاتۆری حکوومەتی مەسەبی بووە. داوا لە هەموو معلیمان، خوێندکاران، قوتابیان، کامیۆنداران، کرێکاران، پەرستاران و کاسبکاران دەکەین پەیوەست بۆ مانگرتنە گشتیە بن، چونکە مانگرتن کاریگەرترین شێوەی خەباتە کە توان ئەو هێزی یەکگرتووی جەماوەر پیشان دەدا. دەست بەسەرکردنی تونند و تیژانەی دوو هاوڵاتی لە شارەکانی سنە و پیرانشار. ڕۆژی سێشەممە دوی ڕێبەندان دوو هاوڵاتی دیکە بە ناوەکانی بنیامین ڕەحیمپور و هیوا شوجاعی بەبێ بەڵگەی قەزایی و بە تونند و تیژیەوە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە سنە و پیرانشار دەست بەسەر کراون. بنیامین ڕەحیمپور تەمەن 33 ساڵ و خەڵکی گوندی ئاوێهەنگی سەر بە شاری سنەیە کە ڕۆژی سێشەممە لە هێرشی هێزانامنیەکان بۆ سەر شوێنی کارەکەی دەست بەسەر و سەرەتا بۆ گرتوخانەی شارانفەری سنە و دواتر بۆ زیندانی ئەو شارە گوازراوەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ سەرکوتگەرانی ڕژیم وێڕای بێڕێزیکردن دووربینەکانی دوکانی بنیامین یان زەوت کردووە و دوجار چوونەتە ماڵەکەی و چەکیان لە ژن و منداڵەکەی کێشاوە. هێزەکانی حکوومەت هەروەها کۆمەڵێک لە کەلوپەلی شەخسیە و هاوڵاتیان لەگەڵ خۆیان بردووە. لە لایەکی دیکەوە هیوا شوجاعی هاوڵاتی خەڵکی پیرانشار بە شێوەی وەحشیانە لەلایەن ئیدارەی دەسەڵاتەوە ڕفێنراوە و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. شایانی باسە کە ڕێژەی دەست بەسەرکراوانی پیرانشار گەیشتووەتە 6 کەس. یان لە دەستان و برینداربوونی 22 کەس لە ڕۆژاوای کوردستان. فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا ڕۆژی سێشەممە دوی ڕێبەندان هێرشیان کردە سەر خەڵکی مەدەنی مانگرتوو لەسەر بەنداوی تەشرین لە کۆبانی و بەو هۆیەوە 2 کەس گیانیان لەدەستا و 20 کەس بریندار بوون. بە پێی زانیاریەکان خەڵکی ڕۆژاوای کوردستان بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە هێرشەکانی تورکیا و گروپە جیهادیەکانی سەر بە وڵاتە بۆ سەر کۆبانی و منبێج لەسەر بەنداوی تشرینمانیان گرتبوو، بەڵام 2 جار لەلایەن فڕۆکەکانی ئەو وڵاتەوە کراونەتە ئامانج و لە ئەنجامی هێرشانەدا 2 کەس گیانیان لەدەستاوە و 20 شارۆمەندی دیکە بریندار بوو. ئەمە چەندەمین جارە دەوڵەتی تورکیا لە ڕۆژاوای کوردستان کۆمەڵکوژی ئەنجامەدات و کۆمەلگای جیهانی بێدەنگی ڕاگرتووە. خۆپێشاندانی خانە نشینکراوانی سەنعەتی فولاد لە تاران
ڕۆژی سێشەممە دوی ڕێبەندان خانە نشینکراوانی سەنعەتی فولاد ئێران لە شاری تاران و لە بەردەم وەزارەتی کار ڕیفاه و تەعاوندا کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوو. خانە نشینکراوانی فولاد بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی درۆژ، خوازیاری زیادکردنی حەقدەست، پەرداختی داخوازیە دواخراوەکان، هاوسانسازی حەقدەست، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕیزبەندی، دابینکردنی بیمەی تەکمیلی، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانە نشینی و هەروەها چاکسازی لە ژیان و مەعیشەتیان. مانگرتنی کرێکارانی شاغڵ لە کارخانەی ئێران خودرۆ. ڕۆژی سێشەممە دوی ڕێبەندان کرێکارانی شاغڵ لە کارخانەکانی ئێران خودرۆ لە تاران و تەورێز بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام دژ بە خراپی دۆخی پیشەیی و مەعیشەتی مانیان گرت. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە نێو مەحەوەتەی ئێران خودرۆ و خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی و گۆڕانی دۆخی پیشەیی بوو. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی مۆکران لە چابەهار. کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی مۆکران لە چابەهار ڕۆژی سێشەممە دوی ڕێبەندان بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. بە پێی راپۆرتی حاڵوەش کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی مۆکران ماوەی 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و خوازیاری وەلانانی جیاوازین. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە نێو مەحەوەتەی شرکەتدا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، گۆڕانی گرێبەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پەرداختی جێژنانە و پاداش، پێدانی ئیزافەکاری و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوو. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە شرکەتی ئاسنی چادۆرمەلوو. کرێکارانی شاغڵ لە شرکەتی ئاسن و فولادی چادۆرمەلووی ئەردەکان ڕۆژی سێشەممە دوی ڕێبەندان دژ بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری پەرداختی حەقدەست، زیادکردنی حەقدەست و مەزایە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، هاوسانسازی حەقدەست، گۆڕانی گرێبەست و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی خانە نشینکراوانی معدەنی بەردی خەڵووس لە کرمان. خانە نشینکراوانی معدەنی بەردی خەڵووس لە کرمان ڕۆژی سێشەممە دوی ڕێبەندان لە بەردەم سندوقی خانە نشینیدا کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوو. خانە نشینکراوان بە بەدەستەوەگرتنی پلاکارد خوازیاری هاوسانسازی حەقدەستەکان لە ساڵەکانی 99 و 1403 بوو. ناڕازیان هەروەها داوایان کردووە حەقدەستەکانیان بە پێی ڕێژەی هەڵاوسان زیاد بکرێت و لە مەزایای خانە نشینی وەکو دەرمانی خۆڕایی بەهرەمەند. بینەرانی خۆشەویست، گەشتیاوەڵەکانتان پێشکەش کرا، کات و ساتێکی خۆش بۆ هەمولایەت. خەڵکی خەباتکاری کوردستان بەیانی چوارشەمە سێ ڕێبەندان ڕۆژی یەکگرتن و خۆڕاگری خەڵکی کوردستانە. ئەو ڕۆژەیە کە دژ بە سیاسەتە سەرکوتگەراکان و دژە مرۆیەکانی کۆماری ئیسلامی دەنگمان بەرزەکەینەوە. بەمانگرتنی گەشتی خەڵکی کوردستان دژ بە لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەخشان عەزیزی، وری شەمورادی، ناڕەزایەتی خۆمان دەرئەبڕین و یەکگرتووی خۆمان لەگەڵ بەندکراوانی سیاسی نیشانی هەمووان ئەدەین. دوکانێکی داخراو، شەقامێکی چۆڵ و دەنگێکی دامرکاو بەڵگەیە لە خۆڕاگری ئێمە دژ بە زوڵمە. بەیانی کوردستان بە هەموو جیهان نیشانەدات کە ڕۆحی ئازادی خوازی خەڵک بە هیچ زوڵمێک لەناو ناچێت. کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران. پیام به مردم سربلند و انقلابی کردستان. فردا چهارشنبه 3 بهمن روزی است که صدای اعتراض مردم انقلابی به ظلم و بی‌عدالتی طنین انداز می شود.
روزی است که کردستان با همبستگی و ایستادگی خود نشان می‌دهد که در برابر سرکوب، اعدام و سیاست‌های ضد انسانی سکوت نخواهد کرد. اعتصاب عمومی فردا نه تنها یک حرکت مدنی بلکه فریادی است علیه اعدام فرزندان این سرزمین، پخشان عزیزی و وریش مرادی و همبستگی با همه زندانیان سیاسی که جانشان گروگان بی‌عدالتی است. همراهی شما مردم شریف پیامی روشن به تمام دنیا خواهد داد. کردستان زنده است، متحد است و هرگز تسلیم نخواهد شد. با خاموش کردن چراغ‌های زندگی روزمره، با خالی کردن خیابان‌ها و بازارها، این پیام را می‌رسانیم که نه به اعدام، نه به سرکوب و آری به آزادی و عدالت. کردستان عزیز، فردا روز اتحاد ماست. برای زن، برای زندگی، برای آزادی. پەیامێک ڕوو بە خەڵکی سەربەرز و شۆڕژگەڕی کوردستان. بەیانی ڕۆژی چوارشەممە سێ ڕێبەندان ئەو ڕۆژەیە کە دەنگی ناڕەزایەتی خەڵکی شۆڕژگێڕی کوردستان دەژ بە زوڵم و ناعەداڵەتی دەنگەداتەوە و کوردستان بە یەکگرتووی و خۆڕاگری خۆیەوە نیشانەدات کە لە بەرامبەر سەرکوت، سێدارە و سیاسەتە دژەمرۆیەکان بێدەنگ ڕاناوەسێت. مانگرتنی گشتی بەیانی نەک تەنیا جوڵانەوەیەکی مەدەنیە، بەڵکو هاوارێکە دژ بە لە سێدارەدانی پەخشان عەزیزی و وریشە مرادی کە ڕۆڵەکانی ئەم نیشتمانەن و هاوکات یەکگرتوویەکە لەگەڵ ئەو بەندکراوە سیاسیانەی کە گیانیان دیلی ناعەداڵەتیە. بەشداربوونی ئێوە خەڵکی بە شەرەف و بەڕێزی کوردستان پەیامێکی ڕوون بە هەموو جیهانەدات. کوردستان یەکگرتووە، زیندووە و هیچ کات کۆڵ نادات. لە ڕێگەی ڕاگرتنی چەرخی ژیانی ڕۆژانە و چۆڵکردنی بازاڕەکان و شەقامەکان پەیامی نا بۆ سێدارە، نا بۆ سەرکوت و ئەرێ بۆ ئازادی و عەداڵەت بە هەموو جیهان دەگەێنین. کوردستانی عەزیز، بەیانی ڕۆژی یەکگرتنی ئێمەیە بۆ ژن، بۆ ژیان، بۆ ئازادی.